بانیتان باش، بانیتان آرام، بینەری گەلی کوردستان سڵاو و ڕێز، هیوادارین ئێوە ساغ سەلامەت بن و لە کۆتاییەکانی ڕەمەزانیش ڕۆژ و تاعات و عیبادەتتان قبوڵ بێت. بۆ ئەمڕۆژ خۆشحاڵم لەگەڵ هاوکارم چنوور لەگەڵتان دەبین، ئەوە لەگەڵمان بن بۆی کە سوود لە بڕگە و بابەتەکانمان ببینن، هەروەها دوو تەوەری گرنگمان نەبێت و تەوەرێکیشان بۆ تەندروستیەوەی خۆشەویستە. سڵاو لەبێت چنوور. بەڵێ سڵاو لە تۆ هەوار، سڵاو لە تەواوی بینەرانمان لە هەر جەیەکن، بۆ هیوایی کە هەموو لایەکتان لەر ساغ من تەندروستێکی باشتان هەبێت. هەروەک هەوار ئاماژەی پێدا بۆ ئەمڕۆ چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان هەیە و دوو تەوەری سەرەکیشمان هەیە کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین. هەردوو تەوەرەکەمان تەندروستیە. لە تەوەری یەکەمیاندا لەیان لە یەکێک لە تەوەرەکاندا باز لە فریاگوزاری سەرەتایی دەکەین. بزانین فریاگوزاری سەرەتایی یەکەم بۆ خۆی چی و چی دەگرێتەوە لە هەمان کاتیشدا ئێمە تا چەند ئاشنین بە فریاگوزاری سەرەتایی لە کاتی ڕووداوێکی هاتووجۆدا یان هەر حاڵەتێکی نەخوازرا و سووتان بێ، بەرکەوتن بێ، بەربوونەوە بێ، هەر حاڵەتێکی نەخوازرا و بێ کاتێک کە ڕوودەدا تا چەند گرنگە ئەو کەسانی دەوروبەری دەربارەی فریاگوزاری سەرەتایی شتێک بزانن بۆ ئەوەی کە ژیانی ئەو کەسە لە مردن ڕزگار بکەن. هەڵبەت هەوار لە حاڵەتێکی لەو شێوەیەدا هەر سانیەک بەخۆی کاتی زێڕینە بۆ نەخۆشەکە ئەگەر دقەیەک زووتر سانیەک زووتر بتوانن چارەسەرە سەرەتایەکان یاخود فریاگوزاریە سەرەتایەکان بۆ ئەو کەسە ئەنجام بدرێت ژیانی لە مردن ڕزگارە. بۆ نمونە لە کاتی جەڵتەی دڵ لە کاتی ڕووداوێکی هاتوو چۆن ینی پێویستە بە هۆشیارەوە مامەڵە لەگەڵ ئەو کەسە بکرێت کە تووشی ئەو ڕووداوە بووە. چۆن زۆر جار لە کاتی جەڵتەی دڵە ئاویانێنێ و کەسەکە تینوویەتی بۆیە ئەبێت هۆشارێکی تەندروستی و فریاگوزاری سەرەتایی وای بۆ بەکاربێن بۆی کە ڕۆژ لە خەستەخانە دواتر کاریگەریەکانی دەرنەکەوێت خوانە خواستە گیان لەدەست هەتا کاتێک ئەمبوڵانس سەگاتە لای نەخۆشەکە یان نەخۆشەکە برێتە نەخۆشخانە بتوانێت هەندێک لە فریاگوزارە سەرەتاییەکان ئەنجام بدرێت تاوکو ژیانی لە مردن ڕزگار بکرێت. جا ئێمە دواتر پسپۆڕێکی تەندروستی خۆپاراستن لەگەڵ مەجامیوان دەبێت بە وردی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ دەکەین. ڕەنگە کەم تا زۆر ئاشنایەتیمان هەبێ بەڵام بێگومان یان دڵنیام لەوەی کە هەمومان ئاشنایەتیمانە یاخود بەشێکی بزانین بەشێکی نازانین. جا ئەمڕۆ لەم بەرنامەیەدا بە وردی لەسەر بابەتە گفتوگۆ بکەین. دەست خۆش چنوور لە تەوەری دووەمیشدا باز لە ڕۆژوگرتنی زانستیەکەین. وەکو زانی ئێستێمە لە کۆتاییەکانی مانگی ڕەمەزانین ئێوەی بەڕێز و خۆشەویست بەڕۆژون و خەڵک بە شێوەی ئاینی یان با بڵێن لەژێر دروشمی ئاینا بەڕۆژوو دەبن کە ئیش ڕۆژوگرتنی ئاینی پیرۆزی ئیسلامە کە زۆربەی وڵاتی ئێمە ژەگرێتەوە لە بەری زۆرینەمان سەر بەو ئاینەی. بەڵام ڕۆژوگرتنێکی تریش هەیە ئەویش ڕۆژوگرتنی زانستیە کە تیایدا زانستی پزیشکی ڕێوشێنەکاندانێ ڕێوشێنە زانستیەکاندانێ بۆی کەسێک بە ڕۆژوو بێت. ئەنجا ئەمە هاوشێوەی دایتە. ئەنجا ئێمەمانەوە بپرسین ئایا ئەمە هاوشێوەی دایتە یاخود ڕێجیمەکانە یاخود ئەمە چ جۆرە ڕۆژوگرتنێکە بۆ ئەگەر جیازێکی چیە بێگومان بۆ بزانین جۆرەکانی چییە، ئەی کاریگەریەکانی چین، کاریگەری باش و خراپەکانی چین. بەتایبەت لەم ساڵانی دوایدا ئێمە جۆرە کۆمەڵک لە مۆدێلی ڕێجیمە بینین چنوور جۆرەها مۆدێلی ڕێجیمانەیە ئەمە کیتۆ دایتە هەتاگات بە ڕێجیمەکانی تر. بازانین ڕۆژوگرتنی زانستی چه جیازێکی هەیە لەگەڵ ڕۆژوگرتنی ئاینی پیرۆزی ئیسلام پسپۆڕێکی نەخۆشەکانی خۆراک و قەڵەوی ئەمڕۆ وەڵامیان پرسیارانەمان دەداتەوە. ئێستا شەچینە لای بڕگەی یەکەمی بەرنامەکە کە باس لە مۆزەخانەی فۆتۆگرافیسکاکە کە مۆزەخانەیەکە لە ستۆکۆڵمی پایتەختی وڵاتی سوید کراوەتەوانێک بەیەکێک لە مۆزەخانە پێشکەوتەکانی ئەو وڵاتە دادەنرێت. هاوکارمان هەڵبەت هەوار پێشی کە بچیتە سەر ئەوەی کە فەلاوەی ئامادەکردی ستۆکۆڵم یان بڵێ وڵاتی سوید بۆ خۆی یەکێکە لە وڵاتانەی کە بەوە ناسراوە گرنگێکی زۆر بە مۆزەخانە دەدات لە نێو وڵاتەکەیدا بە تەنها لە وڵاتی لە شاری ستۆکۆڵم نزیکەی 100 مۆزەخانە هەیە کە مۆزەخانەی فۆتۆگرافیسکایەکە لە پێشکەوتوتری مۆزەخانەکان. بەڵام مۆزەخانەیەکی تایبەتە واتە مۆزەخانەی گشتینیە هیچ بودجەیەکی لەلایەن حکوومەتی وڵاتی سویدەوە بۆ سرف ناکرێت. تایبەتمەندی خۆی هەیە. بەڵێ چنوور ئەمە ژەواگەینە کە چەمکی هوەر لە وڵاتانە تا چەند گرنگی پێدرێت لە وڵاتی سوید چەمکی هوەر چۆن گرنگی پێدرێکی لەوانە لەو بەشانە لە بەشەکانی هوەر بگومان مۆزەخانە و تابلۆی هوەری و فۆتۆگرافیە کە ئەمە زۆر گرنگە بەتابەت لە بابەتی هوەری و ئەشی سەلمێنە کە ئەو وڵاتە تا چەند گرنگی بەدڵ چەمکایە. جا ئەم مۆزەخانەیە کۆمەڵێک تایبەتمەندی تایە تا ڕادەیەک جای کردێتەوە لە مۆزەخانەکانی تر. با لەم راپۆرتەیە بزانین تایبەتمەندیەکان چین بێکۆ بینێرێ بێکەوە سەیرکە.
مۆزەخانەی فۆتۆگرافیسکە لە شاری ستۆکهۆڵمی پایتەختی وڵاتی سوید. مێژووی مۆزەخانەکان لە وڵاتی سوید باگشتی و بە تایبەتی لە شاری ستۆکهۆڵم دەگەڕێتەوە بۆ دێر زەمان. وڵاتی سوید زۆر گرنگی بە مۆزەخانەکانی داوە و بەبایەخەوە تێی دەڕوانێت. تەنها لە شاری ستۆکهۆڵم نزیکی 100 مۆزەخانی لە خۆگرتووە. بەمەش ستۆکهۆڵم لە جیهاندا ناسراوە بە شاری مۆزەخانە. مۆزەخانەی فۆتۆگرافیسکە لە شاری ستۆکهۆڵم بە یەکێک لە مۆزەخانە پێشکەوتەکانی وڵاتە و بگرە جیهانیش دادەنرێت. بیرۆکەی دروستبوونی ئەم مۆزەخانەیە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1940 لەلایەن فۆتۆگرافەرێکی سویدیەوە بووە، بەڵام لە کرداردا هیچ ڕووی نەدا هەتا ساڵی 2002 و 7 ساڵ دوای دەرکەوتنی بیرۆکەی مۆزەخانەی فۆتۆگرافی بەڕووی گەشتیاران و فۆتۆگرافەران کرایەوە. ئەمەش لە پاشەوەی دوو برای فۆتۆگرافەر ئیان و پێر برۆمان دەست پێشخەریان کرد و لەگەڵ کۆمەڵێک لە ئارزومەندانی فۆتۆگرافی و وەبەرهێنەری دارایی باڵەخانە کۆنەکەی گومرگی کۆنی شاری ستۆکهۆڵمیان نۆژەن کردەوە کە کەوتۆتە ناوەندی شاری ستۆکهۆڵم لا کەنار دەریا. دەتوانرێت بوترێت لە 21 ئایاری ساڵی 2010 مۆزەخانەی فۆتۆگرافی بە فەرمی کرایەوە. جێ ئاماژەیە ئەم مۆزەخانەیە مۆزەخانەیەکی تایبەتە و هیچ پارەیەک و بودجەیەکی لە حکومەتی سوید بۆ وەرناگیرێت و ئەو کۆمپانیایەکی هاوبەشی سەرمایەکەی بەڕێوە دەبرێت. ئەکرێت بوترێت مۆزەخانەی فۆتۆگرافیسکە بە یەکێک لە گەورەترین شوێنەکانی کۆبوونەوەی فۆتۆگرافی لە جیهاندا ناوبانگی خۆی هەیە. ساڵانە بە هەزارەها گەشتیار ڕووی لێوە دەنێن. ساڵانە زیاتر لە 4 پێشانگای گەورەی جیهانی ڕێک دەخات و نزیکەی 20 پێشانگای بچووک و ناوخۆیی ڕێک دەخات. ئەم مۆزەخانەیە کەوتۆتە ناوچەی ستادس گۆردن لە ناوەندی شاری ستۆکهۆڵمی پایتەختی وڵاتی سوید. مۆزەخانەی فۆتۆگرافیسکە هەڵکەوتی جوگرافیەکەی کەوتۆتە خانوویەکی شوێنێکی مێژوویی و لە کەناری دەریان لەگەڵ دیمەنێکی جوانی دەواازەی ستۆکهۆڵم. مۆزەخانەی فۆتۆگرافیسکە ڕووبەرەکەی 5500 مەتر چوارگۆشەیە و لە ناو ئەم مۆزەخانەدا پڕا لە سەدان وێنە و دەیان پێشانگای وێنەکانی فۆتۆگرافەرە بەناوبانگ و مەزنەکانی لە خۆ گرتووە. وێنەکان چ بە جوڵاوی و چ بە جێگیری بە جوانترین شێوە و سەرنجڕاکێش نمایش دەکرێن. مۆزەخانەی فۆتۆگرافیسکە گەورەترین مۆزەخانەی فۆتۆگرافیە لە جیهاندا. وێنەکان سەما دەکەن، تابلۆکان ئاهەنگ دەگێڕن. لە کات و سەردەمی پێشتردا وێنەکان بە سادەیی گیراون، بەڵام ئەمڕۆ لەم مۆزەخانەیەدا وا پیشان دەدرێت جەماوەر بانگێشت و بگرە پەلکێش دەکات بۆ ناو و مێشک و هزری لە تەک دیمەنە جوانەکانیدا ئاوێتان ئەبێت. مرۆڤ دەگەڕێنێتەوە بۆ ئەو دەور و سەردەمانەی پێشتر کە گوزەریان کردووە. میوانەکان و گەشتیاران لا تەک سەمای وێنە و فۆتۆکاندا و بەهێمنی و گوێگرتن لا موزیک پێکەوە
ئەکەونە خافتن بەجۆرێک دنیایکی سحراوی یەخلقێنن. تەواوی پێشانگاکان لەگەڵ ئەفسانەکانی وەک ئانی لیبۆڤیتس و دەیڤید لاچاپێڵ و نیک براندت بە وێنە جوان و سەرنجڕاکێش بە بەردەوامی کراوەتەوە. هەروەها فۆتۆگرافەرە نوێیەکان وەک هێلینا بلۆمکویست، کلارا کلیسترۆم، جۆهان ویک هەموو ساڵێک زیاتر لە 15 بۆ 20 پێشانگای گەورە لە ڕووی خەڵکانێک کە تامەزرۆی وێنە و فۆتۆگرافەکان پێشکەش دەکات. ئەمە و چەندین خولوی فۆتۆگرافەر و کۆنفرانس تێدا دەکرێتەوە. ئەزمموی فۆتۆگرافی وەکو شێوەیەکی هوەری و ئیلهام بەخش بێت و سەرسام بێت بە مەودایەکی فراوان لە وێنەکان بەچاو دەکەوێت. ڕۆژانە لە کاتژمێر دەی سەر لە بەیانی هەتا 11 شەو بەڕووی خەڵکدا کراوەتەوە. هەر کەسێک سەردانیە مۆزەخانەیە بکات بێگومان دەبێت بڕواتە نهۆمی سەرەوە، لەوێوە بەدەم خواردنەوەی قاوەیەک و شیرینیەکەوە نیگایەکی جوان بەڕووی کەنار دەریاکانی سۆکۆڵمدا چێژی زیاتر وەردەگرێت. وا لە بینەر و ئامادەبووان دەکات ئەوانیش لە تاگوێنەی فۆتۆگرافەرەکاندا سەما بکەن وەک سەمای فۆتۆکان. دەچینە لای یەکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان کە بڕگەی دەنگی ڕەسەنە. دەنگی ڕەسەنی ئەم جارە تایبەتە بە خانمێکی باکووری کوردستان و ڕۆژاوای کوردستان سیما حسێنی بە گۆرانی دەلالێ. بابێکۆ گوێبیستی بین. Kurdistan aşk dilde, Kurdistan nedim dilde, delali, 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 delali. Kurdistan aşk dilde, Kurdistan nedim dilde, delali, 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 delali. لە کاتی ڕووداوێکی هاتوچۆدا یان هەر ڕووداوێکی نەخوازراو لە کاتی بەربوونەوە یاخود لە کاتی سوتاوی کاتی کارەباگرتن یا هەر حاڵەتێکی ترکە ڕووداوێکی نەخوازراو ڕوودەدات هەڵبەت دەوروبەرەکەی کاریگەریەکی زۆریان دەبێت لەسەر مان و نەمانی ئەم کەسە لەسەر ئەوەی کە ژیانی ئەم کەسە ڕزگار بکرێت بەچی بە فریاگوزاری سەرەتایی. ئەگەر ئەو کەسانی دەوروبەری بتوانن یا بزانن ئاشنایەتیان هەبێت دەربارەی فریاگوزارە سەرەتاییەکان ئەوە دەتوانێت ژیانی ئەو کەسە لە مردن ڕزگار بکەن. لە حاڵەتێکی لەو شێوانەدا هەڵبەت هەموو سانیەیەک هەموو ساتێک دەبێتە کاتی زێڕین بۆ نەخۆشەکە. ئەگەر تا سانیەیەک زووتر نەک دەقەیەک سانیەک زووتر فریاگوزارە سەرەتاییەکان بۆ ئەو کەسە بۆ ئەو نەخۆشە ئەنجام بدرێت ئەوە ژیانی لە مردن ڕزگار دەکات هەتا و کاتی دەبرێتە نەخۆشخانە یاخودەوە تا ئەمبۆڵانس دەگاتە لای و دەبرێتە نەخۆشخانە. جا ئێمە لەم بەشەی پرۆگرامەکەدا باز لە فریاگوزارە سەرەتاییەکان دەکەین و باز لە گرنگیەکەی و زانینی فریاگوزارە سەرەتاییەکان دەکەین و هاوڵاتیانی ئێمە لە هەرێمی کوردستان تاکی کۆمەلگای کوردی تا چەند ئاشنای فریاگوزارە سەرەتاییەکان. جا بام زیاتر لەسەری نەڕۆ لەگەڵ میوانەکەمان گفتوگۆ لەسەر بابەتەکە دەکەین بەڕێز ئارام خەسرە و کە بەڕێز یام سپۆڕی خۆپاراستنی تەندروستین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجۆ لەگەڵ ئێمەدا ئامادەیە. کاک ئارام بەیانیت باش و سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکەدا. زۆر بەخێر هاتی کاک ئارام.
ئەگەر بەیانی وەکو باش بۆ بەڕێستان و سەرجەم بینەران و بیسەرانی خۆشەویست. زۆر سپاس کاگارام. ئەگەر وەکو سەرەتایی یەک باسێک لە فریاگوزاری بکەین بە بەسما لە فریاگوزاری سەرەتایی چیەوە تێڕوانین و بڵێ بابەتی تێڕوانین یا تێگەیشتن بۆ بابەتی فریاگوزاری سەرەتایی چۆنە؟ بەڵێ دیارە فریاگوزاری سەرەتایی تەندروستی مەبەسمانە بریتە لە تەواوی ئەو خزمەتگوزاریە خێرا و بەردەست و پێویستیانەی کە لە کاتێکی کتوپڕ و دەست بەجێ بۆ کەسی بەرکەوتە بۆ کەسی نەخۆشەکرێ. ئەمە بە کورتی پێناسەی کورتی فریاگوزاری سەرەتایی تەندروستی تەواوی ئەو خزمەتگوزاریانەی کە لە کاتی پێویست و خێرا دەست بەجێ دەکرێت بۆ کەسی بەرکەوتە هەر حاڵەتێکی نەخوازرا و یا کەسی نەخۆش. بەڵێ کاک ئارام شێوازی زانستی فێربوونی فریاگوزاری سەرەتایی دەبێت بە شازێکی ئەکادمی بخوێنرێت یاخود لە ڕێگەی ڕاهێنان و خولو چەندین با بڵێن بابەتی جیاوازی ترۆ مرۆڤەکان کەسەکان توان فێر ببن. ینی گرنگە کە بەشێکی تایبەت هەبێ فریاگوزاری سەرەتایی بەتابەت ڕاستەخۆ لە زۆرێک لە بەشەکاندا دەخوێنرێت بەتابەت بەشە پزیشکەکان و من خۆشم لە بەشی زمانی ئینگلیزی خوێندومە فریاگوزاری سەرەتایی. بەڵام خۆی لە ڕاستیە ئەبێ لە کوێوە فێر ببن خەڵک بۆ ئەوەی کە کاتێک ڕووداوێک ڕۆیە کەسێک پێویستی پێێتی بۆی فریاگوزاری سەرەتایی بۆ بەکاربێنن. بەڵێ دیارە ئێمە تام ڕادا وەکو بەشێکی سەرەکی لە ڕووی ئەکادیمیاوە نیمانە ماڵیمی جەنابتانە، بەڵام ئەوەی کە لە هەموو سلکەکانە ئەخوێنرێ هەر لە باڵێن دایەنگاوە تاوەکو وەگاتە خوێندنی باڵا بە دەورات و بە بەشداریکردن لە خولەکانی فریاگوزاری سەرەتایی تەندروستی و لە ڕێگەی وەرکشۆپ و سیمینار و ترینین و دەوراتەکانەوە لە ڕێگەی کەسانی پرۆفیشناڵ و شارەزاوە کە ئەهلی فریاگوزاری سەرەتایی خولەکانەوە ترێتەوە. خۆشبەختانە ئێمە ئێستا وەکو بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجا لە هەیکەلی تازە کە بۆمان هاتووە بەشێکمان بە ناوی مەڵبەندی ڕاهێنانی کارمەندانەوە بۆ توانەسازی یەکێک لە ئیشە سەرەکیەکانمان کردنەوەی ئەو خولانەیە بۆ سەرجەم کارمەندانی تەندروستی وە سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا بە جیاواز تاوەکو لە ڕێگای ڕاهێنانەکانی ئێمەوە فێری فریاگوزاری سەرەتایی تەندروستی بن. بەو پێی کە فریاگوزاری سەرەتایی تەندروستی ئەرکە لەسەر هەموو هاوڵاتیان بەگشتی و بە تایبەتی بۆ کەسانی خاوەن ئەکادمی لە ڕووی پزیشکیەوە کارمەندانی تەندروستی دووجار پێویستەکە زۆر شارەزا بن خۆیان پرچە بکەن بە چەکی زانستی ئەکادمی فریاگوزاری سەرەتایی تاوەکو لە کاتی پێویستە بتوانن بە شێوازێکی زۆر کارا و دەست بەجێ فریای کەسی بەرکەوتە و نەخۆش بکەون. بەڵێ باشە کاگارام بناغەکانی یاخود قۆناغەکانی فریاگوزاری سەرەتایی چیە و چۆن ئەنجامەدرێت، چۆن پرۆسەکە ئەنجامەدرێت، هەنگاوەکانی چین دەبێت سەرەتا لە چیەوە دەست پێ بکرێت؟ بەڵێ وەکو باسمان کرد هەموو هاوڵاتیان پێویستە هۆشیاری ئەوەیان هەبێت کە فریاگوزاری سەرەتایی تەندروستی چیەکەن. تەمان ئێمە کە باسی فریاگوزاری سەرەتایی تەندروستیەکەین ئەبێ حاڵەتێک بخێنە پێشاوی خۆمان. حاڵەتەکان وەکو ئاماژە لە ڕاپۆرتەکەی جەنابتا یا کارەباگرتنە لە سامەهەڵا یا خنکانە یا سوتاویە شکاویە هەریەکی لەمانە پێویستیان بە شێوازێک لە ئەتەکێت و مامەڵەکردنی تەندروستی زانستیە کە چۆن ئێمە پێشوەختە زانیاری پێویستمانەوێت دەربارەی کەیسەکان بزانین کەیسەکان چۆن ئەناسینەوە و چۆن فریایی حاڵەتەکانەکەوین و پێویستە دەست بەجێ ئێمە چیان بۆ بکەین. ئەو کاتەکە ئێمە پۆلێنی کەیسەکانمان کرد کارەباگرتنە خنکانە شکاویە سوتاویە خنکاوی هەرێکێک لەم حاڵەتانە پێویستە بە شێوازێکی مامەڵەکردنەیە و پاشان شارەزابین کە بزانین ڤایتەڵ ساین چۆنە. ئێمە علاماتی حەیەوی کەسەکان کە هەر لێدانی دڵە پلەی گەرمی لەشە فشاری خوێنە هەتا دوایی ئەمانە کە بزانین هەناسەدانە چۆن کەسەکان هەڵسنگێن وە سەرەتا چی بکەین. ئەو بناغە سەرەکیانە بەیزگەکان ئێمە ئەتوانین بڵین 5 خاڵن کە لە شێوەی DR ABC یان ئەتوانین بڵێن وەکو بڵین دکتۆری ABC بۆی کە هاوڵاتی خۆشەویست لی تێک نەچێ ئەم دکتۆری ABC چیە دیەکە حاڵەتی مەترسیە ینی حاڵەتی دێنجەرە ئاڕەکەی حاڵەتی ریسپۆنسە کە بزانی هەڵی سنگێنی چێکی بکەی ئەسسمنتی بکەی کە بزانی کەسەکە لە چه دۆخێکایە بە ئاگایە بۆراوەتەوە کۆنشەسە ئەنکۆنشنسە تا دوایی و پاشان ABCەکەش ئەوە معلومە کە ئێروەیەکەی ئەگرێتەوە و پاشان بیەکەی هەناسەگرێتەوە بریسی نەگرێتەوە سیەکەشی سێرکولیشن نەگرێتەوە کە بزانی ئایا پلەی گەرمی لەشی هەناسەدانی و حاڵەتی نەزیفی هەیە لێدانی دڵێت تا دوایی لەم دۆخا کە ئێمە کەسەکە هەڵە سنگێنین بۆمان دەرەکەوە کە لە چه دۆخی
شۆڕشێکی تەندروستی و خەتەر و ڕیسک و مەترسیایە ئەو کاتە لەم ڕێگەوە ئێمە هەڵەسین زانیارەکانمان ئەخینە گەر کە بەپێی پێویست بەدەمی بچین تاوەکو کەمترین مانگ لەسەر کەیسەکە دروست بێ کاگارم ئەم خاڵانی کە باسێت ئەم هەڵسەنگاندن و ئەم سیرکردن و قۆناغ بە قۆناغانە ڕەنگە بۆ هەندێک کەس کاتێکی زۆری بوێت تا چەند گرنگە لە ماوەیەکی کەم و لە ماوەیەکی چەند سانیەک هەموو ئەم هەڵسەنگاندن و بڕیاردانە ئەنجام بدرێت. بەڵێ لەسەر کەسەکە کەوتۆ کە پێشتر خۆی پرچە کردبێ کە چەندێک کەسەکە هۆشیارە ئێمە ئەمانەوێ بەڕاستی ئیش لەسەر ئەوەکەین یانێ هاوڵاتی خۆشەویست زانستی فریاگوزاری سەرەتایی تەندروستی تەنها مڵکی پزیشک و کارمەندی تەندروستی نییە ئەبێ ئەم ئەبجدیاتە بەڕاستی ئێمە بخرێتە ناو مەنهەجەوە پێشنیارەکەین هەل لە دایەنگاوە لە باخچەی ساوایانەوە لە ئیبتیدایی و سەرەتایی و بنەڕەتی هەتا زانکۆکان بۆ بەپێی قۆناغەکان بەپێی پێویستی هاوڵاتی هۆشیار بکرێتەوە ئەو کات ئێمە کەمترین با بڵین زیانمانە بێ کەمترین حاڵەتی چانسی مردنمانە بێ کەمترین بەرکەوتەمانە بێ بۆ هاوڵاتی هۆشیار بچیەکە ئەو کات ئاسانە لە ڕێگەی لە ساڵێکە فێریەوە بێ کە چۆن ئەم حاڵەتانە بناسرێتەوە بیان ناسێتەوە ئاشنا بێ پێیان بۆ چونکە لە ڕێگەی خولەوە لە ڕێگەی ڕاهێنان و ترینین و مەشقەوە بە چۆنەڵی بە عملی ئەی خوێنە و کات هەر شتێکی نەزەری نابێ چەندین جار مامۆساقی کەسی ڕاهێنەرەکە هەڵی ئەسێنی بەشداری پێکە کە زانێ بۆ کەسی خنکاوچی بکە کەسێک کارەبا گرتی بنمونە ئەو کاتە ئێستا بەڕاستی ئێمە هاوڵاتیانی ئێمە زۆر جارە بینی لە سۆشیال میدیاڵێ فڵانە کەس کارەبا گرتوێت هێتا لە وڵاتانیش سێ ساڵی پار بکەی چوار برا بەیەکەوە کارەبا گرتیانی لە حیبەتەوەی کە فریایەکەوێت شێوازی بە هەڵە فریاکەوتن با بڵێن دۆستی نەزانانە دڵسۆزی نەزانانە ئێمە بەڕاستی دڵسۆزیمان زۆر زۆرە بەڵام بەپێی پێویست زانیاری هۆشیاری تەندروستی پێویستمان نییە. کاگارام ساڵانەوەکو بەڕێزت شت ئاماژەت پێکرد چەند حاڵەت هەیە لەوانە کارەباگرتنە و منداڵانی پسووکەوانی بەتابێت لە خوارد و ساڵانەوەن کاتێکە خواردنێگە خۆن شتێگە خۆن لە قوڕگیان ئەگیرێت جا ئەمانە زۆر دووبارە ئەمنەوە لە وڵاتی ئەمە بەڕاستی ئەم حاڵەتانە خۆم بەراوردم کردو بە وڵاتانی تر کەمترە لەوان ئێمە پەیوەندی بە شێوازی ژیان و با بڵێن ئەمانەش ڕۆڵیان هەبێ لەم بابەتەیە باشە ئێستا هاوڵاتیەک هیچ هۆشیارێکی نییە بەڕێزت چ ئامۆژگاریەکت هەیە کاتێک مناڵێک شتێک لە قوڕگی ئەگیرێت یاخود خواردنێکی خراپ ئەخواتوانێکی لەوانە نەوتە خواردنەوەی نەوتان لە هەندێک لە مناڵان نەوتە خۆنەوە لە بروی نازان ئەوە خراپە و هەتاگا بە حاڵەتەکانی تر ئەتوانی یەک بۆمان باسکەی بۆی کە هاوڵاتیەک ئەگەر ئێستا بینەری ئێمە بێت بۆی سوودی لێوەربگرێت لەو ڕێنمایی بەڕێزت ئەگەر هۆشیاریەکی پێویستی نەبێت کاتێک مناڵێک شتێک لە قوڕگی ئەگیرە دەبێت چی بکات دایک و باوکەکە یەکەم شت بیباتە دەرەوە فریایکوێی بخایان هەوار بە پراکتیکی وە زۆر باشترە بۆ بەڵام دیارە دەرفەت نەبووە لە بەرنامەکانی داتۆی شڵای خێنە بواری جێبەجێکردن خۆزگانی دەرفەت هەبووە بۆی کەسێک بێنین لێرە تاقیب بکاتەوە بە تیۆریش هەر باشە گرنگەوە زانیاریەکان بگەن بەڵە کاگارام ئەبێت چی بکە یەکەم هەنگاو کە پێی هەستێت کاتە مناڵێک شتێک لە قوڕگی دەگیرێت بەڵێ دیارە تەبەن خاڵێک پێش دەستپێکردنی هەموو شتێک بۆ کاتی فریاگوزاری سەرەتایی زۆر گرنگە کە هەمومان ئاشنابین پێی بەڕاستی تەنانەت ستافی پزیشکیش ئەویش بەڕاستی چۆن ئەڵێ مشەوەش نەبوونە شپرز نەبوونە بۆ تۆ هەرچەند زانیاری پێبێ بەڵام لەو کاتە کە خۆت فەسلەجەی خۆتی تێکدا بایۆلۆژێتی خۆتی تێکدا سایکۆلۆژێتی خۆتی تێکدا شپرزەبی ئیشەکان نایە بەدەستە زۆر مهمە تۆ لەسەر خۆبی ئەهوەنبی شپرز نەبی بۆی کە زانیارەکان بەپێی پێویست بیکەی ئەم نەشڵەژانە یەکەم خاڵی دەستپێکردنە کە ئەم دایکە کاتێک کە بینە مناڵەکەی شتێک میکانۆیەک یاریەک مۆریەک هەڵماتێک هەر شتێکە چۆتە ناو قورگەوە دەست بەجێ کە بزانێت لە حیبەتی تاوی دڵسۆزی دایکایەتی برایی کەیسەکە خوشکی مناڵەکە هەر کەسێکێ دەست نەکا بە دەمیا خێرا وەکو چەندین جار بینیمانە بەداخەوە دایکەکە دەستی کردو بە قورگیا و مناڵەکە خنکاوە مناڵی ساڵ و نی و مناڵی 2 ساڵمان هەبووە زۆر گرنگە ئەم دایکە ئەم کەسە کە هۆشیار بێ کە مشتە چۆتە قورگی هۆشیاری هەبێ باز بکرێ بەداخۆ ئێمە بەڕاستی ئەوەندەی کە دانیشین بۆ سۆشیال میدیا مەشغوڵی شاشەی زیرەک و کاگارام هۆشیار بۆی کە بۆ مناڵەکەمان باسکە ئەم مناڵە یەکەم قۆناغ ئەم مناڵە یعنی یەخی بەسەر دەستە با بڵێنگە مناڵێکی خوارد تا 5 ساڵان بوو یەخی بەسەر دەستە یەکسەر بە شێوازێکی چۆنەڵێ نیمچە نوشانەوە ئەکێشین بە پشتیا لەگەڵ کێشانی ئەم پشتە بەڵام ڕازنە ئابم شێوە بەرەولای پشتەمەلیکە لە ناوشانە ئەکێشی بە پشتیا دەستێکیشمان لەسەر ناوپەنجکێتی دایەفرام خستومانتە ژێر سنگی تەدەفۆقێک دروستەکە
با بڵێن فشارێک و دەفعێکی فیزیایی دروستەکە لەگەڵ پیاکێشانەکە ئۆتۆماتیکی دەمی دەرچێت دەمی ئەکرێتەوە ئەو شتە هەر شتێگە بێت لە قورگیا دەرەچێت یەتە دەرەوە یاوەکو ئەگەر هات و کەیسەکە گەورە بوو بە هەمان شێوە نیمچە نوشانەوە لە شێوەی ڕکوع پێش کەمتر لە ڕکوعی نوێژ ئەوە بە گۆشەی 45 ئەم نوشانەوە بە زەختەوە گەر گەورە و بێخەمەدەین لە پشتی کەسەکە سەری 15 ساڵوانە بوو بە هەمان شێوە یاوەکەوە باوەشی پیاکەین و بەم شێوازە مش جوان داخین بەم شێواز ئەخینە سەر دەرچەی سەردڵی یعنی سەر گەدەیەکە لەسەر ناوپەنچک لەکوێ سنگ تەواوە بێ کۆڵی سنگ تەواوە بێ ئەگا بە دایەفرام و ناوپەنچک کە بۆ لای خۆمان ڕایەکەشین بە شێوازێکی وەستان وەکو بەڕێستان باسان کرد ئێستا شوێنەکە ئەوەنیەکە ئێمە بە پراکتیزەی بیکەین بەم شێوە تەدەفوقە دیسانەوە دەفعێک دروستەکە هەر شتێگە بێت لە قورگیا خێرا دەرەچێتە دەرەوە بۆی ئەم خێرا لە کاتێکی پێویستە زۆر گرنگە نقڵە میکانۆی هەر شتێگەیە بەم شێوازە تەکنیکە کێشان بە پشتی مناڵەکە بە تەکید ئەکەوێتە خوارەوە بۆ حاڵەتێکی لەو شێوەی کە ئاماژەت پێدا بە تایبەت بۆ گەورەکان ئەگەر خانمێکی دووگیان دووچاری حاڵەتێکی لەو شێوەیە بوو شتێک پەڕیە قۆرگی یاخود پاریوەک لە قۆرگی گیر بوو خانمێکی دووگیان چۆن مامەڵی لەگەڵاکرێت ڕەنگە ئەوەی کە بۆ گەورەکە ئاماژەت پێداکە لە دواوە کەمەری بگری ئەوە ڕەنگە بۆ خانمێکی دووگیان دروست نەبێ ئەو کاتە ئەو چی بکاتیان چۆن ڕزگار دەکرێت بەڵێ بە دڵنیای ئێمە تەمان هەمیشە حسابی لە فریاگوزاری سەرەتاییە حسابی ئەولەویاتەکەین ئێمە دایکەکەمان مەبەستە خانمی دووگیانیش بە هەمان شێوە هەرچەند پێمانەکرێ ئەبێ شوبە نوشانەوە بەڵێ ڕاستە لە ڕووی ئەوە سایلەکەی نەگونجاوە بەڵام هەر بە دڵنیایی ئێمە ئەتوانین کەمتر حسابی مڕعاتی ئەوەش بکەین نەشیش بسوێت نەکەبا بەڵام گیانی دایکەکەمان لامە بەسە وەکو چەندین جاریش حاڵەتی وامان بووە کەیسی گەورەشمان بووە بەو شێوازە عملیە خۆشبەختانە نەجاتی بوو و بە هەمان عملیەکە بۆ یەکەی بەڵام پێویستە حساباتی ئەوکەی کە زەختێکی وا نەخیتە سەر کۆرپەکەیش تۆ هەدەفەوەی بێت کە فریای دایکەکە بکەوی بە شێوازێکی بە تایبەتی پیاکێشانەکە شوبە نوشانەوە نیمچە چەمانەوە زۆر میمە بۆ دایکە و هاوکاریشی بکەی زۆر میهمە کەیسەکە ئەوەم بکەیتەوە بڵێ زۆر بەسیتە تاوەکو خۆشی لە ناوە لە ڕووی سایکۆلۆژیەوە سەپۆرتی خۆی بکە کە هاوکاری تۆ کاک ئارام بۆ بابەتی گرتنی کارەبا کاتە کەسە کارەبایی گرێت یەکەم هەنگاو چیەکە ئەو کەسە پێ هەست یاخۆ ئەو کەسانی کە لە دەوروبەریان پێی هەستن دەبێت چۆن ئەو کەسە ڕزگار بکەن بە جۆرە لە جۆرەکان بەڵێ بۆ هەموو حاڵەتێکی فریاگوزاری هەر حاڵەتێکی کتۆپڕ و نەخوازرا و مەترسیدار بەڕاستی وڵاتانی خۆشەویست ئاگاداری ئەو بن چۆن باسیمان کرد کە شپرس نەبێ ئەبێ حاڵەتی دیەکە یەکەم خاڵ دەست پێکە DRABC دیەکە یانی دێنجە ئێمە کەیسەکە لە شوێنی مەترسیەکە دوورەخینەوە بەداخەوە هەندێک جار وەکو ئێمە چونکە شعبێکی زۆر عاتیفین زۆر دڵسۆزین خواهم ناگەری هەڵمەتمانەیە بەڵام زانیاری پێویستمانە لە تاو بە دەمۆچوونی کەیسەکە زۆر جار خۆشمان تیاچین ئەو ئەبینێت لە فڵان شوێن ئاگرێکەوێتەوە بەداخەڵن دوو پۆلیس کاتێکە چنە خۆشیان سوتاون بۆ حسابی پێشوەختە ناکەین ئەمانوێت لە تاو ڕزگارکردن کەیسی تر پێوە بێت دوای حادیسەکە ئەمە وەگەنێمە هۆشیاری پێویستمانە ئەم دیەیانێ کەیسەکە لە شوێنی مەترسیدار دوور بخینەوە تاکو کەمترین ڕادەی توندوتیژی بەر کەیسەکە بکەوێت ئەگەر لە سەدا 25 سوتاوە نەبێ بە 45 ئەگەر لە سەدا 50 بەرکەوتێ نەگاتە هەفتاوانە ئەبێت چی بکات بۆ ئەوەی کە وای لێنێ جوانە بنمونە کارەباکەی کە جەنابەت باس کرد دەست بەجێ کارەبا کارەبایە کارەبایی یەکسەر یەکەم خاڵەوەیە لە قاتعەکەەوە کارەباکە بگژێنێتەوە لە هەر شوێنێ دەست یەگا بە پلاکە بگژێنێتەوە جۆزەی کارەباکە هەڵباتەوە ئەها کە وتمان شپرز نەبێ یعنی لەو کاتا گریان و قیژان و ئەوانەی سوادەی نییە چونکە هەم نەخۆشەکە کەیسەکەش دەترسێ بە هەمان شێوە پەلاماردانی جۆزەکە پلاکەکە قاتعەکە هەڵباتەوە لە سویچەوە چۆنەڵی لە محاویلەوە بیگژێنێتەوە لەو ماڵە لەو شوێنە دوکانە سوپەرمارکێتە کۆمپانیایە لەو شوێنە گشتیا کارەبای ڕیسی بگژێنێتەوە زۆر میمە سویچەکە دەربێنێ پلاکە دەربێنێ قەتعی بکە ئەمە یەکەم خاڵە دوایی پاشان بە هیچ شێوازێک نابێ ئێمە کۆنتاکتمانە بێ لەگەڵ کەسی بەرکەوتەی کارەبا وەکو بەداخۆ چەندین جار ئەبیسین فڵان شوێن دووسێ کەس بە یەکەوە دوو کچ و دایکێک نازانم کارەبا گرتوونی لە تا ئەوەی کە دڵسۆزانە پەلاماریەدا پێویستە ئێمە بە حاجزێکی نەگەیەنەر بە دارێک بە تەختەیەک بە هەر ئامێرێکی نەگەیەنە زۆر جار دایکەکە ئەڵێ ماسیحە نابێ بەکارێ بۆ حاڵەتی چونکە بەڕاستی کە ئێمە مناڵ هۆشیارەکەین ئەڵێن ماسیحە هەندێک لە ماسیحەکان دەستەکەیان گەیەنەرە فافۆنە یا با بڵێن سیلە بەداخەوە
ئەمە زۆر خەتەرە کە مناو بە ماسیحاوە بکەی کاربا بگژێنێتەوە یا دەستکاری لەسەربان ئەبینی هەندێجار لەسەر سارەکان ئەو ماڵانەی کە دووقاتن ئەدا لە تەلەکە حادیسەی نەخوازرا و دروست بووە مناڵەکەمان هوشیار بکەینەوە قرتاندنی مواصلاتی کارەباکە بە نەگەینەرێک وە پاشان جیاکردنەوەی کەیسەکە لەو شوێنە محاولە بکەین لە ڕێگەی دارێکەوە جیای بکەینەوە لەو پلاکە لەو کارەبا و لەو ناوەند و شوێنە کە تووشی حادیسەکە بوو ئەگەر هەر نەبوو ئەبێ بە حەبلێک ڕای کێشین بۆ لای خۆمان بە هیچ شێوازێک ئێمە مولامەسەی نەکەین دەستی لێ نەدین چونکە بۆ خۆشمان خەتەرە و زیانەکە بەرەو زیاتر ئەڕۆ. باش کاکارام لە قسەکان تاماشت بۆدا کە ئەو کەسەی کە فریاگوزاریە سەرەتایەکە ئەنجام دەدات دەبێت لەگەڵ ئەوەی کە ژیانی کەسەکەش ڕزگارکە ناکرێت ژیانی خۆشی بخاتە مەترسیەوە لە هەندێک حاڵەتدا لە ڕووداوی هاتوچۆدا یاخود لە کاتی برینداربوون و لەو شێوانە کاتێکە کەسێک فریاگوزاری سەرەتایە ئەنجام دەدات ڕێنمایی و ڕێکاریەکان بۆ کەسەکە خۆی چی دەبێت بۆەوەی کە پارێزراو بێ ڕەنگە جاری وا هەیە نەخۆشەکە هەندێک دەردراوی هەبێ کە بەر ئەو کەسە بکەوێت کە فریاگوزارەکە ئەنجامەدەیە حاڵەتی ڤایرۆسی هەبێ لەو کاتە ڕێنمایی و ڕێکاریەکان بۆ ئەو کەسە چی دەبێت کە فریاگوزارەکە ئەنجامەدا؟ بەڵێ هەموو حاڵەتێکی نەخوازراو جارێتەوە پێشەوەی حادیسەی هاتوچۆی بێ حاڵاتی تەقینەوە هەیە حاڵاتی متەفەجرات و ئەڵغام و کۆمەڵێ ئەوانە تەقینەوەکان بە تایبەتی و حاڵەتی دوو پشک و مار ئەوانە کە کەیسەکە کەوتووە ئەوێ وتمان کەسەکە شپرز نەبێ ئەگەر یە کاتێک کە منم کەسە کەوتووە ڕەنگە مارێک لە ژێریا بێ بە هەمان شێوە بە منیشەوە با دوو پشتێک بە هەمان شێوە یا متەفەجراتی تر ئەڵغامێکی ترە بێ بۆیە گرنگە لە کاتی حادیسەی هاتوچووە ئەوەی کە گرنگە من بزانم چۆن فریای کەسەکەکەوم زۆر جار بووە کەسەکە لە کاتی حادیسەی هاتوچووە ئەو بەرکەوتەی بەر نەکەوتووە بە شێوازێکی تند بەڵام ئێمە کاتێککە ئەی گوازینەوە لە ڕێگەی دڵسۆزیمانەوە بە شێوازێکی تەندروستی نایگوازینەوە هەراوە دڵسۆزانە خۆمان وەکو شعبی کە هەڵ یەگرین ئەیدین بە کۆڵمانە لەو کاتە پەراسووی ئەشکێنین ئێسقانەکەی زیاتر ئەشکێ خودی شکاویەکە گەر لە سادە و مامناوەن دەبێت ئەگاتە ئالۆز کە ڕەنگە نەزیفی تەنها با بڵێن دەرەکیە بێ و کاتە تووشی نەزیفی داخلیشیەکەین بەداخەوە چونکە لە ڕێگەی لە کاتی گواستنەوەکە ئەو شوشە و ئالەتانی کە بە کەسەکەەوە ماوەتەوە لە کاتی حادیسا ئەمە زۆر گرنگە هاوڵاتی خۆشەویست ئاگاداری ئەوە بێ بە تایبەتی حاڵاتی چەقۆ حاڵاتی شوشە هەر ئامێری کتر لە کاتی کەوتنە خوارەوە شیشە هەر شتێگەیە نابێ بە هیچ شێوەیەک ئێمە لە ڕووی دڵسۆزیەوە دەستکاری بکەین ئەوە ئیشی ئێمە نیە ئەوە ئیشی دکتۆری پسپۆڕە کاتێکە نەشەگەری بۆکە چەندین جار بوو شوشەکەیان دەرێناوە یا چەقۆکەیان دەرێناوە لە ڕێگەی دڵسۆزیەوە پێشتر نەزیفی نەبوو بەس لە دوای دەرهێنان سیرەکەین دوایی بڵێن دەماری تری بڕیوەبەر و خوێنەنەری تری بڕیوە تووشی نەزیفی کردو بڵێ لە ڕووی زانستی و لە ڕووی پزیشکیەوە تا چەند بوونی جانتای فریاگوزاری سەرەتایی گرنگە چ لە نێو ماڵ لە شوێنی کار لە نێو سیارە بۆەوەی کە کاتێکە حاڵەتێکی لەو شێوە ڕۆدا بە شێوەیەکی زانستیانە کارەکە ئەنجام بدرێت لە بەکارهێنانی ماسک دەستکێش یان هەر بابەتێکی تر کە پێویستە لەناو ئەو جانتایەدا هەبێت هەموو کەسێک بەڕاستی بە تایبەتی کادری سەحی لە ناو سیارەکەیە لە ناو ماڵەکەیە پێویستی بە بۆکسێکەیە بە جانتاگەیە باوەڕتان هەبێت لە مەقەڵەیەکە زەرورترە کە ئێمە خینە پشتی سیارەکانمان هەمیشە ئەچین بۆ سەیرانەکان زۆر لەوە زەرورتر کە لە ناو جانتایەکە کۆمەڵی پێداویستی سەرەتایی ئەوەی کە زۆر گرنگە گۆزی تیابێ یۆدی تیابێ کۆمەڵی مادەی تاقیمی تیابێ یعنی تۆ بۆ بەستنی بە تایبەتی ئەو پەلانی کە کاتی شکاویە کە بتوانانی بیکەیتە ملی باڵن کۆلەرێکی کۆمەڵشتی بەسیری سەرەتایی لە ناو جانتاکە لە هەر سەیدەلیەک پرسیارکی بڵێ من کۆمەڵێ مادەی فریاگوزاری سەرەتاییم پێویستە بیخمە ناو جانتایەکە کابرای سەیدەلانی پێتەڵێ و پێم وانێ بگاتەوەی 25,000 کە زەرورە هەمومان پێمان بێ پێش بەدەر لەوەش کە خۆمان هۆشیار بکەین و بەچەکی زانستی هۆشیایی تەندروستی بۆی لە کاتی پێویستە ئێمە بە دڵسۆزانە لە ڕووی ئەکادمی و پزیشکیەوە بچین بەدەم کەیسەکانەوە تاوەکو چانسی مردن کەم بکەینەوە و تاوەکو ڕادی تونوتیژی کەم بکەینەوە تاوەکو ماکی توشبوونیش کەم بکەینەوە بە کەیسەکە. باسی ئەوەت کرد بەڕێزت کە زۆر کات و هاوکارم چنووری ژاماژەی پێکە زۆر کات لە کاتی گواستنەوەی کەسەکە تووشی ڕووداوی هاتووە بۆ بە تایبەت ئێمە لە وڵاتە ڕووداوی هاتووە بەداخەوە بەردەوام هەبووە و پێی وەرزەکانیش گۆڕێ بە تایبەت وەرزی زستان ئەوانە زۆر زیاترە کات کاتە کەسێک خوانە خواستە کە تووشی ڕووداوێک دەبێت لە ناو ئۆتۆمبیلەکەی گیرە خوات هاوڵاتیان لە دڵسۆزی خۆیان و لەبەر سۆز وەکو بەڕێز ئاماژەت پێگرانەوە فریایکەون ئەجا ئەگەر بتوانی بۆ ماڕوون بکەیتەوە کاتێک کەسە خوانە خواستە تووشی ڕووداوێکی هاتووە بێت و لە ناو سارەکە یا گیرە خوات
چۆن ڕزگار بکرێت ئەو ڕێکارانە چین ئەگەر بە شێوەیەکی زانستی باسی لێ بکەی قۆناغ بە قۆناغ بووی ئەگەر شتێکی وەها ڕووبات کەسەکان بتوان بەو شێوازە فریای ئەو کەسە بکەون نەوەک بە شێوەیەکە خوانە خواست پەراسوی پشکێنن یاخود قاچێکی پشکێنن وەزیان بە ئەندامەکانی جەستەی و کەسە بگات. بەڵێ یەکەم خاڵتەمان هەندێک کات پێویستە ئێمە پێویستمان بەوەیە کە هاوکاری تر بانگ بکەین دەست بەجێ داوای یارمەتی بکەین. یەکسەر ئێمە و کاتە کە داوای یارمەتیمان کرد کە زانیمان حادیسەیە گەیە لە شوێنەکە کەسەکان دیارە لەوەش خۆچوون ئەمە بەڕاستی بە ئیش یەک نەفەر نییە ئەچمە سەر جادەکە ئەگەر هیچ نەبێت چاکەتەکەی خۆم لە ئابم ئاوا مەسم بۆ نمونە لە دوورەوە ڕایەوە تێکێم کە ئەڵێمە حاڵەتێکی خەتەرە ئاماژەیە دەم بە شێوازی گەر خانمێکە زۆر تەبیعیە بەڕاستی لەو کاتا سەرپۆشەکە خۆی ئاوا لێ بکە چونکە لەو کاتانە نابێت بەڕاستی ئێمە حسابی ئەو بکەن کە بڵێن عیبە و شەرمە و ئەمانە سندنەوەی گیانی کەسێک بەهانەوە چوونی کەسێک بەڕاستی لە ڕووی مرۆڤ دۆستی لە ڕووی ژیان دۆستیەوە ئەو پەڕی فەلسەفەی ژیانە بۆیە خودی سەرپۆشەکەی کەوا لێکە تاوەکو دوو سیارە بۆ سێ بەهانایەوە بێن زۆر گرنگە چونکە لەو کاتە ڕەنگە قیژ و قاڵ ئیسفادەی نەبێت کەیسەکەش ئەترسێ و دەرگای سیارەکە چۆن ئەەکەیتەوە بە چ شێوازێک کە بزانی لە دەرەوە خێرات تەقیمی زۆر بە دەستبەجێیی بزانی کە چۆن فریای ئەم کەیسەکەوی ئایا لە ناوە کەسەکان بوراونەوە شوشەکان داخراوە چۆن شوشەکە شکێنی جارە پێش هەموو شتێک بۆی نەفەسێکیان بۆ بڕوە هەوایان بۆ بڕوە کە بەدا خوێندە جارە بینی کۆ مناڵ لە ناو سیارەکە دایکان و باوکان جێ هەموو خۆیان لە مارکێتەکانە حادیسەی نەخوازراوە بووە هەوایان بۆ نەچووە لەو کاتا بڵێ وەڵا با دەرگاکە بکەمەوە شوشەکە نشکێ بە هیچ شێوازێکە بێ ئینسان بەڕاستی لەو کاتانە وەکو مار هەڵمەت بەرێ و گێڕی 1 و 2 و 4 و 5 جێبێ کۆمەڵی حسابات لەو کاتانە نامێنێ شکانی شوشەکە زۆر زەرورە لابردنی سەرپۆشەکە زۆر گرنگە فریای کەیسەکە زۆر گرنگە وەشپرس نەبوون حسابکردن بۆ حاڵەتی دەرونی ئەو کەیسە کە توش بووە بە قیژ و قاڵ نابێ یارمەتی زۆر جار کەسەکە زۆر باشە زۆر جار کەسەکە بوراوەتەوە ئێمە لەو کاتە کە خەڵکەکە قەرباڵقیەکە هەل لە ڕێگەی مەسیجی قسەکانی خەڵکەوە ئیعازە دەین بە کەسی توش بوو هەل لەوێ لە ناوە کەسەکە ئەمرێ خۆی بۆ خۆی کاتێک ئەڵێن بەخوا کابرا داغان بووە کابرا لێ بووەتەوە ئیبادە بوون ئەم کەسە بوراوەتەوە بەڵام گوێچکەی ئاگادارە مێشکی ئاگادار بە توانای وەڵامدانەوەی نییە بۆیە زۆر گرنگە ئەو کەسانێک کە نزیکی حادیسەکە بنەوە لەسەر خۆ بن شپرس نەبن داوای یارمەتی بکەن و نەفرێکیان خێرا تەلەفۆن بۆ 122 بکە نەفرێکیان تەلەفۆن بۆ ئیسعاف بکە ئیشەکان وەکو تیم لیدەر وەکو گروپێک دەست بەجێ لە ڕێگەی 3-4 کەسەوە بە مەزبوطی دابش بکەن و پاشان کەسێکیان سەرپەرشتی ئیشەکە بکە کامیان زۆر شارەزاترە لە بواری پزیشکی فریاگوزاری سەرەتایی ئەوانیتر بن بە هاوکاری تاوەکو بەم شێوازە بڵێن ئادەیەکیان دەزەخاتە ژێر کەمەری یەکیان قاچێگرێ یەکیان سەری بە یەک گوژم یا لە ڕێگەی نەقالەوە یا ئەخێنە سەر تەختێک ئەو کەسە ئەگوازنەوە لە ڕێگای حادیسە هاتوچەوە تاوەکو ئەخێنە ناو سیارێک یا ئیسعاف بۆی کە کەمترین شکانیە بێ کەمترین بەرکەوتێک کەمترین تووشی نزیفی ناوەکی بێ کاگارم چۆن بزانێت کە لە دانی دڵی نەوەستاوە ئەو کەسانی و چۆن پشکنینی بۆ بکاتشارزایەکی نییە چۆن بزانێم کەسە هێشتا دڵی لە لێدان نەوەستاوە بەردەوامە بەڵێ کە ئێمە باسی حادیسەکەین زۆر جار کەسەکە تووشی نزیک بووە کە مادامە بینین خوێنەکە بە گوژم دەرەچێ ئەومانەوە دڵی لە لێدانایە هێشتا خۆی بۆ خۆی کاتێکە خوێن بە گوژم دەرەچێ ئاماژەیشە بۆ هەندێک جار نزیفی داخلی کەسەکە مادام بە تەدەفوقەوە دەرەچێ بە گوژمەوە کەواتە و کەسە دڵی لە لێدانایە بەڵام ئەگەر هەر ئێمە گرفتمانە بوو ئەو کاتە بە 250 لە لاملەکانەوە لێرەوە ئەخێنە سەر پێڵێن خۆمان بە کوردی ئەڵێن ڕێگی حیات کارۆتید ئارتری بەم 250 بۆمان دەرێکێک کە کەسەکە لێدانی چونکە شوێنێکە زۆر سەتحیە لێرە سوپەرفیشیەڵە ڕووکەشە زۆر بە هەسیاری دەستی لێدەین هەستەکەین یەک تۆ شاری بخینە سەر زانیم کەسە لێدانی دڵی باشیانە ئەگەر هەرەوەژ نەبوو لە ڕێگەی لەم مەچەکەەوە دەزەخینە سەری لە چەند شوێنێکەوە ئێمە لە ڕێگەی وێنەکانەوە خوێنێنەرەکانەوە ئەتوانین کە پەڵسی کەسەکە بگرین کە چێکی بکەین بزانین لێدانی دڵی تەواویانە یاوەکو هەناسەی کە وەکو بناغەکان باسمان کرد ئەگەر ئەمانە نەبوو دەست بەجێمە بێم خێرا چی بکەین هەناسەی بینێ CPR بۆ کەسەکە بکەین هەناسەی بۆ بگەڕینەوە لە ڕێگەی ماچی ژیانەوە و پاشان لە ڕێگەی شێلانی سنگەوە دوو هەناسی پێ دەین و دوو هەناسی پێ دەین و شێلانی سنگی تاوەکو هەم هەناسەی بۆ بگەڕێتەوە بۆ ژیان و پاشان هەم لێدانی دڵی بکەوێتەوە ئیش و ڕیابیتیشن بێتەوە جارێکی تر کاگارام
باسی نەزیفت کرد لە حاڵەتێکدا کە ئەگەر گەورە بێ یاخود مناڵ بێ کاتێ تووشی خوێنبەربوون ئەبێ بە تایبەت خوێنبەربوونی لوت ڕێنمایی و ڕێکارەکان بۆ کەسە چی دەبێت ڕەنگە هەندێک کەس پلیتەی بۆ دابنێ هەندێک کەس کرێنزدانێ هەندێک کەس سەرێخا بە پشتە هەندێک کەس سەری شۆڕ ئەکاتەوە ڕێنمایی و ڕێکاری تایبەت بۆ کەسانە چییە چۆن بتوانێت لە ماڵەوە یاخود فریاگوزارە سەرەتایەکانی بۆ ئەنجامە بۆی کە خوێنەکە بۆستێتەوە بەڵێ حاڵەتی خوێنبەربوونی لود حاڵەتێکی ئاساییە لە هەندێک ئایلە هەروەکو نەمەتی وێراسیان وایە خوێنبەربوونی لوتیانەیە بە نەخۆشیێکی ترسناک دانانێت بە زۆر جار لە ڕێگەی بەرکەوتەوە بە تایبەتی مامۆسایانی بەڕست کە زۆر گرنگە لە دوای بەڕاستی سافی سەحی پزیشکی پێویستە مامۆسایانی خۆشەویست خۆیان پڕچەکەن بە چەکی هۆشیاری تەندروستی بۆ فریاگوزایی سەرەتایی تەندروستی بۆچی چونکە بەردەوام کۆنتاکتیان لەگەڵ تەڵەبایە ئەو کاتە کە تەڵەبەیەک خوێنی لوتی بەرەبێت دەست بەجێ پێویستە ئێمە داینیشێنین کەسەکە مناڵەکە ئەو تەڵەبەیە هێوری بکەینەوە و پاشان بە زەختەوە بەم شێوازە لە خوارەوە لوتی نەگرین یا هەر پەڕۆکەینە بەر لوتی ئەوانە یا کوێن جار بەداخەوە ئەڵێ سەردانەوێنە بۆی کە ئەوە نەبێ بەم شێوازە لوتی ئەگرین و پاشان سەری بەرزەکەینەوە سەری بەرزەکەینەوە بە جوانی لێرە تەمەن لە جوینتەکە لەکوێ گاتە ئەم کڕکڕاگەیە لەسەر چاوەکەوە بەم دوو پەنجەیە بەم شێوازە بۆی هاوڵاتی خۆشەویست ببینێ لەم دەرچەیەوە زەختی ئەخەینە سەر و پاشان سەریشی بەرزەکەینەوە تاوەکو خوێنەکە وردەوەسێتەوە لە دوای هەر 5 خولەک بۆ 10 خولەکێک دەستمان لابین ئەگەر هاتو بەردەوام بوو ئێمە پێویستە ئەم نەخۆشە دەست بەجێ بگەینە نزیکترین بنکەی تەندروستی مەڵبەندی تەندروستی تاوەکو چارەسەری بۆ بکرێ و هەتا دوای یەکێکتر لەو حاڵەتانەی کە جارجار دووبارە دەبێتوانە ئەویش هەڵگەڕانەوەی زمانە لەنێو خۆماندا پێڵە زمان خوددان بە تایبەت لە نێو یاریزانەکانە ئەم حاڵەتە دووبارە دەبێتەوە ئەم زمان خوددانە یاخود ئەم زمان هەڵگەڕانەوە ئەگەر ڕوویدا لە نێو یاریزاندا یان لە هەر شوێنێکی تردا و لە هەر حاڵەتێکدا ڕێنمایە زانستیەکان یان حاڵەتە ڕێکاری زانستیەکان چی دەبێت بۆی کە کەسێک تووشی حاڵەتێکی لەو شێوە بوو ژیانی ڕزگار بکرێت بەڵێ حاڵەتی زمان خوددان زۆرجار لە یاریزانەکانە وەکو ئاماژەتان پێدا بەڕێستان لە ساحە و مەیدان و یاری تۆپی پێ ئەوانە ئەکرێ شتێکی نۆرماڵە کە ڕوەدا بەداخەوە هەندێک جار کارەساتیش ڕوویداوە بە پێی ئەوەی کە دەوروبەرەکان بە شپرسی مامەڵیان لەگەڵا کردووە بە هەمان شێوە ئێمە بێ کەیسەکە بەڕاستی یەکسەر بە سپاین پۆزیشن بە پشتا کەسەکە پاڵەخین بە وەزعیەتی بە چۆنەڵێ بە پێڵێن پۆزیشنی وەزعیەتی عملیاتی لەوزەکەین بە پشتا ڕایەکەین و پاشان دەستمانەخینە ئەم 4-5 خینە سەر ناوچەوانی ئەو یاریزان ئەو کەس هەر کەسێکە بێ کە بوراوەتە و کە زمانی قوداوە تەمان زمان ماسوولکەیەکە لەو کاتەکە ڕیسکەکەی چێ خطورەتەکەی بۆری هەوامان بۆ گرێ کاتێکە قوتیە دەیتەوە بۆیە بێتە هۆی خنکان معلومە کاتێکە ئێمە بەڕاستی بۆ ماوەی 3-4-5 خولەک ئەو پەڕی کە هەناسەمان وەرنەگرتن مێشکمان ئۆکسیجینی بۆ ناچێ وەخنکەین بەم شێوازە کە 4-5 دانین ئەو کاتە بە پەنجە گەورە ئەو چەناگەی ئەهێنینە خوارەوە ئەو کاتە ئەم فەتحیش ئەکرێتەوە کە کەیسەکە بە پشتا کەوتووە 4-5مان لەسەر ناوچەوانی دەمیشیەکەینەوە ئۆتۆماتیکی زمان ماسوولکەیە مەسڵە هێواشی ئەگەڕێتە دۆخی یاسایی خۆی پێویست بەو شپرزبوون و قەرباڵقی و ئەوە ناکە کە دەوری بین و نێڵین ئۆکسیجین بۆ بڕوا بۆیە زۆر گرنگە بەڕاستی ئەوانی دەوروبەری 2-3 کەس دەوە زیاتر خەڵک نەچێتە نزیکی و کەیسانەوە تاوەکو ئۆکسیجینێکی باش بڕوا و تاوەکو لە ڕووی دەرونیشەوە سەپۆرتێکی باش وەربگرێ کەیسەکە نەترسێت تووشی شپرزە نەبێ خودی کەیسەکە حاڵەتەکە و پاشان نەخۆشەکەش بزانی کە چی بووەکەی کاری پێویستی بۆ بکەیت و بە وەزعیتە پشتیوان بەخوا گەڕێتە دۆخی یاسایی خۆی بەڵێ کاک ئارام لە سەرەتای بەرنامەش باسیەوەت کرد حاڵەتەکانی پێوەدانی مار و دوو پشک بەداخەوە هێشتا بەردەوامە و ساڵانە چەندین کەس مار و دوو پشک تایبەت جوتیاران بەڵێ بەداخەوە هەتا بەدەوانی کە ئیشان لەو شوێنانەیە هەیە وەکو زەوی کشت و کاڵی وەکو هاوکارم چنوور ئاماژەی پێکرد هەروەها لەو شوێنانی کە تۆزە کراون و تەنان لە ماڵەکانیشدا بوونیان هەیە لە بروی یەنە ژوورەوانێ یاخود بە سوودوەرگرتن لە کۆنی ماڵەکان و بۆشایی لە ماڵەکە چۆن فریایم کەسانە بکەوین کاتێک کەسێک مار پێوەی دەدات یاخود دوو پشک پێوەی دەدات کە ژەهرێکی زۆر دەچێتە لەشی کەسەکەەوە بە خێرایی لە ماوەی چەند چرکەیەکە چۆن فریای بکەوین بۆ ئێوە لە شاری هەڵەبجە چیتان کردووە بۆ ئەوی کە خەڵک هۆشیار بکەنەوە لە
فریاگوزاری سەرەتایی بۆی کە مامەڵەیەکی تەندروست لەگەڵ ئەو کەسانە بکەن کە پێویستان بە فریاگوزاری سەرەتایی هەیە. بەڵا خۆشببختانە ئێمە لە پارێزگای هەڵەبجە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی و بەڕێوەبەراتی کاروباری پاراستنی تەندروستی کە هەوڵەکانمان چڕ کردوێتەوە لە ڕێگەی دەورەکانمانەوە لە ڕێگەی سیمینار و وەرکشۆپ و کەمپینەکانمانەوە تەواوی فیەکانی کۆمەلگامان هۆشیار کردوێتە کە چۆن هۆشیاری تەندروستی پێویستیان هەبێ بۆ هەڵەتێکی نەخوازرا و بە تایبەتی مار و دوو پشک بۆ پێکە لە ناوچەکە ئەگەری زیاتریە ناوچەیەکی کشتتوکاڵی و زراعە خودی ماپێوەدان خودی دوو پشک بەڕاستیمە ئەنتیسنێک ئەنتیسکۆرپینمان هەیە ئەم حاڵەتانە ئێستا ئەبدەتی تازەیە لە باڵین زانستی تازە چۆن فرای کەسە بڵێ ئەمێ ئەو ڕێگە هەڵەباوە باسکن تاوکو هاوڵاتی خۆشەویست پەنا نەباتە بەرەوە کە شوێنەکان ئەبڕی با بڵین خوێنەکان هەڵەمژی نەخێرەوە ئەڵێ ئێستا تەندروستی نیە لە ئەبدەتی تازە شتێکی عیلمی نیە پێویستە کەیسەکە وەکو وتمان بە هەمان شێوە ئەهۆنی بکەینەوە و ئەو پەلەی کە پێوەی دراوە پەلەکەی بەرز بکەینەوە دەست بەجێ ئێمە بیگەینە شوێنی پێویستاوەکو دژەژەهری بۆ بکرێت ئەگینا پێدانی کۆمەڵی خواردن ئەوانە هیچ کاتێک عیلمینە ئێمە کاکەرام هەندێک جار گوێبیستە بین ئەڵێ بەکارهێنانی پەتاتە یان هێلکە یان ئەوە تا سەوڵ بەکاربهێنی ئەمانە هیچ بنەمایەکی زانستی هەیە یاخود دوورن لە بنەمای زانستیەوە ئەمە کرێ ئازارەکەی کەم کاتەوە زیاتریش لەسەر ئازارەکە کەنیانێ بەڵام بەڕاستی برسکردنەوەی ئەو پەلە ئەهۆنکردنەوەی کەسەکە زوو خێرا گەیاندنی چونکە لەگەڵ پێوەدانە ئەو ژارە بڵاوە بێتەوە لە ناو خوێنیا ئێمە هەمووان نەزانین لە ڕێگەی خوێنێنەرەوە جارێکی تر ئیباتەوە بۆ دوو جارێکی لە ڕێگەی دیسانەوە خوێنبەرەوە تەوزی ئەکاتەوە بۆیە برسکردنەوەی پەلەکە بەڕاستی زۆر نەجوڵاندنی پەلەکە زۆر نەجوڵاندنی کەسەکە گرنگە لە کاتی گواستنەوە ئەمەی هۆشیاریەکە بۆ چونکە تاوەکو کەیسەکە زۆر بیجوڵێنی لێدانی دڵی زیاترەوێ ئەو کاتە چۆنەڵێ سوڕی خوێنی چالاکی خوێنی زیاتر زووتر ژارەکە بڵاوکاتەوە و پاشان کەیسەکەمان شپرس کرد ترسانمان دیسانەوە فۆبیایەک و ترسێک بۆ کەیسەکە دروستە بێ ئەو کاتە ژەمەش ئەبێتەوە دیسان بەڕاستی قورسکردنی کەیسەکە بۆیە گەیاندنی بە شوێنی پێویست بنکەیەکی تەندروستی لەماوەی چنێکا پێویستە کا ببرێتە شوێنی پێویست و بنکەی تەندروستی کاگارام نەگاتە ساعاتێک زۆر باشترە حتا زووتر بگەنێ زۆر باشترە بەڵێ دەستەکانە خۆشبێکا گارام زۆر سپاس مادومان کردی سپاس بۆ تەواوی زانیاری و تەواوی ڕێنمایەکانت هەوار هەڵبەت بەشێکی ڕێنمایەکانی بە پراکتیکی بۆ کردینەوە شتێکی باش بوو ئاسانتر ئەگاتە بینەر سپاس بۆ ئارام خەسرۆ کە بەڕێزیان سپۆری خۆپاراستنی تەندروستی سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵێمەدا ئامادە بوون بەڵێ دەچینە لای یەکێکی تر لە بڕگەکان کە راپۆرتێکە تایبەت بە پلاندانان و گرنگی پلاندانان بزانین پلاندانان چ کاریگەریەکی هەیە بە تایبەت لەسەر گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بێپلانی چ کاریگەریەکی لەسەر گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە؟ پلان چۆن دادەنرێت و ئەو ڕێکارانە چین کە بۆ پلان دادەنرێت؟ بیر بکەرەوە ئەگەر ڕۆژێکی تەواو بەبێ پلان ئەنجام بدەیت چی ڕوودەدات؟ پلان بە شێوەیەکی گشتی بریتیە لە دیاگرامێک یان لیستێک بۆ هەنگاوانەی کە بۆ ڕۆژێکی دیاریکرا و بەرنامەی کارەکانی تێدا ئەنجام دەدرێت. کاوردەکارەکانی کات و سەرچاوەکانی تێدایە. پلان بەکاردێت بۆ گەشتن بە ئامانجێک بۆ ئەنجامدانی شتێک. پلانەکانیش بە پێی پرۆژەکان دەگۆڕێن. پلان بۆ بواری پرۆژەی پیشەیی، سیاسی، ئابووری، دیپلۆماسی و ڕاگەیاندن و گەشەپێدانی مرۆیی و ئابووری هاوکات. پلان بۆ پرۆژە سەربازیەکان و جەنگەکان و وەرزش دادەنرێت. پلان دوو جۆرە، فەرمی و نافەرمی. جۆری فەرمی بریتیە لە پلانە درێژخایەن و پەیوەستدارەکان بۆ بوارانی کە باس کران. هەرچی پلانی نافەرمیە دەگەڕێتەوە بۆ ژیانی تاکەکان و پلانی ڕۆژانەیان کە پەیوەندیدارە بە ڕۆتینی ڕۆژانە. پرسیارە گەورەکە ئەوەیە: ئایا چۆن پلانەکان داڕێژین و گرنگیان لە ژیانی تاک و کۆمەڵ چییە؟ تێگەیشتن بۆ پلانەکان پەیوەستە بە ئاستی پەروەردەی تاکەوە
لە کۆمەڵگا چونکە کاتێک تاکەکان بە پلانی دایکان و باوکان دروست دەکرێن بێگومان فێری پلان دەکرێن. پاشان پێیوەستە بە پەروەردەی قوتابخانە و خوێندنگە و تاکی بەرهەمهێنەوە. کاتێک تاک بەرهەمهێن و خاوەنی بیرکردنەوەی داهێنەرانە بێت ئەو کاتە پلاندانەرێکی باشە. بەراوردکاری کۆمەڵگاکان بۆ پلاندانان جیاوازن. وڵاتانی ڕۆژئاوا با پلاندانەر ناسراون و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەبێ پلانی بەناوبانگن. بەڵام ئەمەش ئەوە ڕوون دەکاتەوە کە پلانی تاک پێیوەستە بە پلانی پێشوەختەی پەروەردەی هەردوولا. پلان چۆن دادەنرێت؟ پێویستە ڕێز لە کات و شوێن و پیشە بگیرێت. واسێنان لە کوشتنی کات بە بابەتی بێسوودی نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان. نووسینەوەی بیرۆکەکان لە نۆتی مۆبایلەکان. لە کۆتاییدا تۆش هەوڵ بدە پلانت هەبێت لا پێناوی ئاسانکاری ژیانت. بەڵە خۆشەویستان، وەکو لە سەرەتای بەرنامە ئاماژەمان پێکرد تۆری دووەممان باز لە ڕۆژووی زانستیەکەین. جیاوازیش دەکەین لە نێوان ڕۆژووی زانستی و ڕۆژووی ئاینی پیرۆزی ئیسلام. بابزانین جیاوازەکان چین و ڕۆژووی زانستی بۆ لەم ساڵانی دواییدا لە هەرێمی کوردستان سەری هەڵداوە خەڵک بۆچی یانوێت ڕۆژووگرتنی زانستی پەیڕەو بکەن لەگەڵ چەندین شیکاری زانستی تر. بە خۆشحاڵی ئەمڕۆ لە ستۆدیۆ بەڕێبەت هەوار بۆ کێشدا بەزاندن زۆر گرنگی پێمان ئەکرێت جیاوازێ بکەین لە نێوان کێشدا بەزاندن لە ڕێگەی بۆ جیاوازە چیە لە نێوان ڕێجیمەکان و ڕۆژووی زانستی. بەزانین ئەمیش هەر ڕێجیمە یاخۆ لە هەمان کاتیشە و خەریکە وردە نزیکە بینەوە لەوەی کە مانگی ڕەمەزانی پیرۆز کۆتایی بێت. ئەگەر ڕۆژووی زانستی گرنگە بۆ کێشدا بەزان بۆ کەسانی کە ئەیانەوێت کێشیان دابەزێنن بۆی کە بتوانن لە دوای ڕەمەزانیش بەردەوام بن لەسەر ئەم. ئەگەر باش بێت جا بابزانین باشە یان خراپە بووی وەڵامەکان وەرەگرین. بەڵێ ئەمڕۆ بەڕێز دکتۆر سیروان عەبدوڵڵا پسپۆڕی نەخۆشەکانی خۆراک و قەڵەوی بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆ یەلی کوردستان ئامادەیە. دکتۆریان زۆر بەخێر هات. دکتۆر سیروان بانیت باش بەخێراتی. باش هەوارخان چنوورخان بانی باش بۆ بینەرانی خۆشەویست زۆر سپاس. بەڕێزیت دکتۆرگان با سەرەتا هەر لە پرسیارەوە دەست پێ بکەین ڕۆژووی زانستی بۆ خۆی چییە؟ چ بنەمایەکی زانستی هەیە؟ چۆن پەیڕەو دەکرێت؟ هەرچی خەڵک ئێستا چاوی لە منە ڕۆژووی زانستیەکات چکە هەموو ئێوارێ ئێمە سەعا حەوت نانەخۆین ئەگەر تا کاتی خەو زۆر کەسی چیکە ناخوا تا بەیانی هەشت لە خەو هەڵەسەوە 12 سعات بە ڕۆژوو بووە. لەبەرەوە ڕۆژوو شتێکی نامۆ نییە بۆ لەشی مرۆڤ. ئێمە ڕۆژانە بە ڕۆژوین بەس خەوتوین ئاگامە لە خۆمان نییە و مەوزوعی ڕۆژوو ئەوەیە من کالۆری نەیەم بە لەشی مرۆڤ. ئیتر ئایا خواردن بێ ئایا لە ڕێی پسکیتەوە بێ لە ڕێی میوە بێ لە ڕێی شەربەت و بپسیەوە بێ مهمە یەک هیچ کالۆری نەیەتە. جیاوازی ڕۆژوو زانستی و ڕۆژووی مانگی ڕەمەزانی پیرۆز ئەوەیە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە لە هەتا کاتی بەربانگ بۆت نییە ئاویش بخۆیتەوە بۆت نییە قاو بخۆیتەوە بۆت نییە چاو بخۆیتەوە. جیاوازەیەکە ڕۆژووی زانستیە ئەوەیە تۆ بۆت هەیە ئاو بخۆیتەوە کالۆری نییە. چا بەبێ شیر کالۆری نییە. قاوە بەبێ شیر کالۆری نییە. مەوزوعی ڕۆژووی زانستی ئەوە تۆ نابێ کالۆری بێ بە لەشت بە هیچ شێوەیە نابە کالۆری بەکاربێت. نابێ یەک کالۆری بیتێ نابێ یەک وزەی بیتێ بۆ ئەوی لەشی تۆ هەندێک گۆڕانکاری و مەراحیلی هەیە دوای چەند سەعات چی ڕۆیە و چی ڕۆیە. لە هەندێک بەرنامەی ترا باسم کردو بەس بە خێرایی باسیەکەمەوە لە ماوەی 6 سەعاتە کە من هیچ کالۆری نێم بە لەشی من دوو نوع وزەی خەزم کردووە بە شێوەی شەکر کە لە جگەر و لە ماسوولکایەوە بە شێوەی چەوریش. ئێمە 6 سەعات یەکەم تەنها شەکرە سووتێنی لە دوای 6 سەعاتەوە لەش وردەوە دەکەوێتە ئەوەی چەوریش بێنێتە دەرێ 20 سووتێنێ کە ئەگەینە 10 سەعات لە نیواونیوی ئەو وزەی کە سەرفیەکەین لە چەوریە و بە تایبەتی ماسوولکە نیوانی چەوریە سووتێنێ. سحرەکە ماجک کە بگەینە 14 سەعات و 16 سەعات لە 14 سەعات و 16 سەعاتە لە 170 بۆ 180 وزەکە کە سەرفیەکەین چەوریەکەیە. بۆ لە 100 شەکر نییە چونکە هەندێک خانەیە لە لەشی مرۆڤە ناتوانێت چەوری بسووتێنێ هەر شەکر بەکارێنێ. یەکێ لەوانە خڕۆکە سوورەکانە گورچیلە لە 120 تەنها شەکر بەکارێنێ مێشک بدایەتی زیاتر ئەتیما دەکاتە سەر شەکر. لەبەرەوە ئێمە لەشی ئێمە شەکری هەر خەزم کردووە و خەبەرە سەیرەکە ئێمە ئەوەندە شەکر خەزنەکەین کە بەشی 24 سەعاتمان بکات لە دوای 24 سەعاتەوە ئێمە ئەتوانین پرۆتین بگۆڕین بۆ شەکر چکۆوتمان هەندێک بەشی لەشی مرۆڤ تەنها بە شەکری شەکە.
سوودەکانی ڕۆژووی زانستی چییە؟ پێش ئەوی کە باز لە سوودەکانکەی دکتۆر جۆرەکانی ئێستا ئاماژەت پێدا 16 ساعت بە ڕۆژوبی 8 ساعت دێتوانێت جۆری تری هەیە گۆڕانکاری بەسەر ماوەکەیا بێت؟ بەڵێ جۆرەکانی ئەتیما دەکاتە سەر کاتەکەی و هەتا کات زیاتر بێ سوودەکانی زیاترە. من لە وتم لە 10 ساعتەوە کەینە چۆری سووتاندن بیگەێنمە 12 ساعت چۆری سوودانەکە زیادەکە ئەکەومە حاڵەتێک پێڵێن بەدەست خۆمانە یاخود لە کەسێک بۆ کەسێکی تر بەپی سیستەمی خۆی بەپی لایفستایلی خۆی گۆڕێ. ڕۆژوی زانستی شتێکی زۆر عەزیمەکەی لە چیایە؟ جەنابەت ڕۆژووی مانگی ڕەمەزانی پیرۆستۆ ئیجباریە تا بەربانگ بۆت نییە هیچ خۆی. بەڵام ڕۆژووی زانستی چییە؟ من ئەمڕۆ قەرارە ماوەنانی بەیانی نەخۆم تا 12 چاوەڕێکم سیرەکەم سەعات 9 بانی زۆرم برسیە بیشکێنە. یعنی شتەکە ئجباری تیانە تۆ بەدەستی خۆتە کار ئاسانیەکی زۆری تیا یەکەم ئاوە خۆیتەوە قاوە خۆیتەوە چا خۆیتەوە ئەجا بەتەما بووم تا 12 هیچ نەخۆم لە سەعات دەبرسیمە قەچەکە سەعات بیشکێنە و بیخۆ لە باتی ئەوەی نانی نڕۆ 12 بێ خەمە سەعات 2 سەعات 3 یعنی مەتاڵیەتێکی زۆری تایە و ڕۆژوی زانستی شتە گرنگەکەی چییە؟ ئێمە لە دوای 10 ساعتەوە کەینە حاڵەتی کیتۆسز هەموو خەڵک بیستیانە بەرنامەی کیتۆ خواردنی کیتۆ. جا مەوزوعی کیتۆ یەکەم مشکلەکانی ئەوەیە تۆ توێژینەوەی درێژخایەن و 5 ساڵ و 10 ساڵی نییە لەبەرەوە تۆ نازانی ئەو هەموو گۆشت و چەوریە خۆی ئایا دوای 5 ساڵ زەرری هەیە زەرری نابێت لە کەسێکە بۆ کەسێکە جیاوازە ئەنجا ئایا ئەو کەسە ئەمکانیەتی هەموو ڕۆژی گۆشت مریش خوا تۆزەی زەحمەتە تەبیعەت هەندێک کەس حەزی لە گۆشت نییە بەس ڕۆژووی زانستی سوودەکانی چیە؟ ئەوەی ئەو سوودانی لە بەرنامەیەکی تۆە دەستەکەی لێرە زیاتریشت دەستەکەوێت. بەڵام خواردنێک ناکە بە مەرجی سەرەکی بۆ خواردنی وایە؟ یعنی یەک خواردن دیاری ناکە بڵێ ئەبێ ئەمە بخۆیت وەکو کیتۆ دایت. نەخێر تۆ ئەمە لە ڕۆژووی زانستیە مەسەڵەن قەرارم ماوە ئەگەر بینە سەر مەرحەلەکان دوایی باسیەکەین بەس تۆ مهم ئەوەیە تۆ ئەتوانی هەموو شتێ بخۆی بەس ئاگال لێ بێ شیرینی نەخۆی تۆزێ وەزع لە خۆت تێکەدەی میوەکە تۆزێ بە حەزرەوە ئەگەر میوەیەک خوارد مەی گوشەمەیکە بە عەسیر وشکی مەکە و میوەی وشک مەخۆ یەک میوەیەکە خۆی ئەوە بایی نەفسەکەیە هەرچەند ئەگەرەوە نەخۆی بەڵام تۆ برنجە خۆی یاپراغە خۆی کفتا خۆی شفتا خۆی بریانیە خۆی پیتزا خۆی حەزل لە لەفێ لە ناو بازاڕە ئەی خۆی نانیش ئاساییە؟ نانیش ئاساییە طبعاً تۆ بە پێی شخصەکە بەڵێ ڕۆژی زانستی زۆر ئاسانە بۆ یەکەم شت هەرزانە من ژەمی بەیانی نەخۆم هیچ پارەم سەرف نەکرد وانە دوو تۆ ناچی خواردنی گران بکڕی بۆ نیۆڕۆچم لە فێ فەلافلە خۆم بە 500 بڕۆ دوو لە فە بخۆ پێچوانێکی تۆ دای بزەوت پێچوانێکی تۆ بەڵام سوودەکانی کە دەستەکەی وەکوتم لە کیتۆدایت زیاترە کەسێکی دەوڵەمەندبی بۆ کیتۆدایت بۆ کیتۆدایت باوەڕم پێ بکە ینی من لە خۆشیێت ئەڵێ دکتۆر من کیتۆم کردو بەس بەڕاستی هیلاک بووم يعني هاتم حزم لێ جارێک حەزم لێ پاقلاوەیەک بخۆم آخر ئێمە بزانین لە مۆزوعێکی تۆدایت نەفسگرتنیەکی درێژخایەنە زەحمەتە بۆ هەموو کەسێ ناکرێ یعنی من بۆ ماوەی چەند ساڵێکی تۆم کرد بەس دوایی ئەگەیتە حاڵەتێک باشە هەندێک شت هەیە بۆ نەفسیش خۆشە یعنی جارجار پاقلاوەیەکە خۆی جارجار حەز لە مۆزیەکە ئەی خۆی جارجار حەز لە دووسێ کەوچک برنجە ئەی خۆی برنجێکی کوردیت بۆ لێنێن بە ئاوی قەلەوە ئیتر بۆ خۆت لە پەل و پۆکەوی جا مۆزوعی ڕۆژووی زانستی باوەڕم پێ بکە طبعا لە هەموو دیاناتە ڕۆژوو هەیە هەر پێش دینەکانیش ڕۆژوو هەبووە و سوودەکانی زۆرە هەر جۆرێکە لە دیتۆکس یعنی هەموو لەشی تۆ کە ئەو مادە ژەهرەیانێ کۆ بۆ تۆ لە ناو خانەکاندا تۆ لە ڕووی ڕۆژووە ئەتوانی ئەوانە لە ناوبەری لەشی تۆ دیتۆکسکەی وەگەنجی کەیتەوە یەکێ لەو شتانی کە لە ڕۆژووی زانستیە دەستمانەکەوێ و لە کیتۆیە دەستمان ناکەوێ مەوزوعی ئۆتۆفاجی یعنی لەشی من ئەکەوێتە چونکە تۆ لە کیتۆیە سێژەمەکە خۆی وانە لەبەرە تۆ دای موزایی بە لەشی تۆ بەس تۆ ئەگەر ڕۆژووی زانستی بکەی و گەیتە 14 ساعات بۆ 16 ساعات ئەکەیت عملی ئۆتۆفاجی پێڵێن خۆ خواردن لەشی تۆ ئەکەوێتە ئەوەی ئەو خانانەی کە پیرن ئەو خانانەی کە ئیتر ئینتاجیان نەماوە ناتوانن سوودەم لەشە بگەێنن ئیتر ئەو خانەیە تەسحێ بە خۆیەکە خۆی لە ناوە بە ئەنجا گەنجەکان ئەمێنەوە سوودی دوو هەم کە لە کیتۆیانە مۆزوعی خانی شێرپەنجەیە تۆ دی لە خانی شێرپەنجەیە
مناعەتی لەش هەنەوەخانەیەک هەیە پێڵێن NK cells natural killer cells ئەمە ئەچێ خانە شێرپەنجەکان لەناوە بە ئەنجێ هەندێک پرۆتین هەیە پێڵێن جین ریپێر و P53 دێت جین ڕپێرەکە ئەو خانی کە بەرەو شێرپەنجا گۆڕە جیناتی ئەگۆڕێن ئەم دێت جیناتەکەی چاکە کاتەوە ئەیگەڕێنێتەوە بۆ خانێکی سروشتی بەڵام کی تۆ دایت بە پێچانەوە بە پێچانەوە نییە کی تۆدایەت تۆ سوودی هەرە زۆری کی تۆدایەت ئەوەی تۆ ئینسۆلین کەمەکەیتەوە کە ئینسۆلین کەم بکەیتەوە التیهابات لە لەشاکەمەکەیتەوە مۆزوعی زەخت سوودی زۆری لێوەرگری دابەزێ مۆزوعی شەکرە زۆر سوودی لێوەرەگری دابەزێ بەڵام لە 120 بۆ 130 ئەوانەی کیتۆکەن کۆلسترۆڵیان بەرزەبێتەوە LDL بەرزەبێتەوە ئایا ئەمە چەند سوودی هەیە چەند زەرێری هەیە هێشتا دوولایەنە پێڵەن کۆنترۆڤێرز هێشتا نەگەیشتوینەتە قەراری نهایی جاگەر باز لە سوودەکانی ڕۆژی زانستیکی بە بەراورد بە کیتۆدایت کامیان سوودی زیاترە بە دڵنیایەوە ڕۆژی زانستی سوودەکانی زیاترە وەک گرنگترین سوود ئەوەیە یەکەم هەرزانە تۆ ژەم تەرکەکەی دووهەم لە نەوەیەکترەوە هەرزانە تۆ بێزگ لێ ژەم تەرکەکەی تۆ ئەچی بۆ خۆت نانێکە خۆی برنجەکە هەندێک مەسەلەن ئەگەر کەسی زۆر قەڵەوە یا زەخت و شەکری هەیە پێڵێن بیدایەت برنجمە خۆی یان زۆر کەمیکەوە ئەگە برنجە خۆی دەنگ درێژ بێ پڵاو بێ کوردی نەبێ قوبڵی نەبێ مەسەلەن کەنانە خۆی هەوڵدە ئێستا نانی زۆر باوەڕکە چنوورخان هەوارخان من 2011 هاتمەوە کوردستانەوە 12 ساڵە نانەوە بە نانەوە ئەگەڕاموت کاگە نانی جۆ بکەن دەست ناکەوت یەک نانەوە خانە ساحیبەکە نایی کاک محەممەد لای پردی دەباشانەوە ئەو دەستی کرد بە دروستکردنی نانی جۆ ئێستا لەخوا بەزیابە لە هەموو سوپەرمارکێ زۆربەی نانەوە خاکانە چی ئەڵێ ئەمە نانی هیچ نەبێ بۆر بێ بەوا بڵێن کە کەپەکی تیابێ و ئاردی سفر نەبێ یعنی ئێستا لەخوا بەزیابێ مۆزوعی سەقافەتی خۆراک لە وڵاتی ئێمەیە باوەڕم پێ بکە کورد زۆر مسەقفە باوەڕم پێ بکە کورد دایم بەدوای علمی تازەیە ئاگەڕێ میلەتێکین زۆر پێشکەوتوین مێشکمان بەهۆی شاخ و داخی ئێمە هەوای پاکە ئاومان پاکە ژینگەمان پاکە بەراورد ڕاستە ژینگە گۆڕاوە بەس بەراورد بە شوێنەکانی کە بەراورد بە سەحرایە بە جنوبی عێراق ئێمە ژینگەمان زۆر پاکە ئەومان زۆر پاکە ئەچیتە ئەهوار ئەو هین بۆتەوە تر ئەشکاڵ نوع نەخۆشیشی تایە ژینگەیەکی پاکمانەیە کورد تۆ برۆڕە هەورامان ئەو گوێزە باشە خوێن لەبەرەوە قسەکان و هەواڵەکانی دڵخۆشکەرە زۆر جاکە باسی لە ژینگە و زۆر ئەو شتانە کراوە لێرە وا باس کراوە کە ئیتر هەمووان تەندروستیمانە ژێر مەترسیایە بەسی ترەوە تاوا باسیەکەی زۆر حەزەکە بچین بۆ هەورامان درستە هەرچەند هەورامی نیم و بەس تازە خزمی هەورامیەوەمان بۆ دروست بوو ئیتر ژنبراکەم خێزانی هێنا و مڵێن ژنی هێنا و لەلایەکەوە هەورامیە بۆی خۆشەویستی کەم لای هەورامیەکان یەکی لە شتەکانی ڕۆژووی زانستی کە بینەران بیزانن لەشی مرۆڤ بانقی خانەی هەیە پێڵێن ستێم سێلز ئەم بانقی خانەیە مەسەرەن خانەیەکی مێشک ئەمرێ یەکسەر ئەمریەت یەکێ لەم خانانە وەکو هەویرە تۆ ئەتێ بیکەی بە چیەک ئەتێ بیکە بە کولیچە ئەتێ بیکەی بە برمە ئەم خانەیە کە پێڵێن ستێم سێلز خانەی بیدایی باشە تر ئەمرێ دەرەچێ یەکێ لە خانەکان ببە بە خانی مێشک ئەچێ ئەبێ بە خانی مێشک ئەنجا ئەمرێت خانەی جگەر مردووە نەخۆشە خانێک دروستەکە لێرە ئەڵێ ببە بە خانی جگەر بڕۆ بۆ ببە بە خانی چاو ببە بە خانی گوێ ببە بە خانەی ماسوولکە ئەو بانقی خوێنە ئێمە لە ڕۆژووی زانستیە بگەینە 16 سەعات و 8 سەعات ئەو بانقی خانەیە زیادەکە خانەکانی زیادەکە لەبەرەوە ئێمە هەر کاتێ خانەی پێست بمرێ یەکسەر خانەمان هەیە کاریگەریە بێ لەسەر تەمە درێژی دکتۆر ئافرین چاول لێیە خۆی یەکێ لە نەزەریەکان بۆ پیربوون ئەزانی چییە چنوورخان هەوارخان ئەڵێ ئەم کۆمیونیکیشنە تێکەچێ چۆن مەسەرەن خانێکی مێشک لە ناوەچێ یەت ئەم دەرەچێ بۆم خانەیە بڕۆ ببە بە خانی مێشک سیرەکان نەخێر بۆ بە خانی جگەر و چۆ لە مێشکایە دەوری خانی مێشک نامێنێ و لە شوێنەکانی کە بەعکسەوە ئەم یەکی لەو شتانی کە یەکی لە نەزەریەکانە کە ئەڵێ ئێمە بەرەو پیری ئەبا ئەم ئینفرمیشن ئەم کۆمیونیکیشنە تێکەچێ من خانەی چاوم زەعیفە بێ لە باتیوی خانەی چاو بێتێرە سەرەکەی خانی جگەر دێتێرە خانی گورچی لە دێتێرە تەمان تۆ نایبینی بەس ئەو ئیشە ناکە لەبەرەوە لەش خۆی تازە ناکاتەوە ئەوە
پیرمانەکە. یەکێ لە شتی کە ئێمە لە ڕۆژووی زانستیە دیسانەوە گەنجمانەکات و بێجگە لە مەوزوعی ستێم سێڵز و بانقی خانە ئێمە ئەنزیمان هەیە لە ناو خانەکانە پێڵێن سیرتوینز لە 1 تا 7. ئێمە ئەگەر خواردن نەخۆین بگەینە 14 بۆ 16 ساعات ئەنزیمێک هەیە پێڵێن AMPK ئەمە وا لێکات تەفعیلی سیرتوینزەکانەکە بۆ ئەوەی ئێمە خانەکە بە گەنجی بمێنێت وەکو ئەمرێک دەرەچێت بە خانەکەڵێ بە گەنجی بمێنەوە بە گەنجی بمێنەوە بە گەنجی بمێنەوە ئۆکسیدیتیڤ سترێس کەمەکاتە ئەو ئۆکسجینە زیادە لە خانەکانەوە کە دیتۆکسی ئەەکەین خانەکان هێم دەبنەوە ئیلتیهابات لە لەشە کەمەکاتەوە. بەڵێ سوودەکانی تری بۆ لایانی دەرونی مرۆڤەکان دکتۆر گیان ئەنی لانی دەرونی مرۆڤەکان چۆن گۆڕانکاریان بەسەرایەت کاتێک کام کەسە پێڕەوی ڕۆژووی زانستیەکات بە شێوەیەکی گەشتی باسی چەند سوودێک کرد سوودێکی دیاریکراوەوەی کە جستێ و کەسە خانەکانی نوێ بنەوە لەوەی کە کەسە گەنجە بێتەوە ئەنی بە پێچوانە لە جاتیەوەی پیر بێت بەڵام ئەی لە ڕووی دەرونی چ پەیوەندێکی بەیەکەوە هەیە و چ سوودێکی تریش هەیە کە زانست بیسەلمێنێت. طبعا موضوعی نەخۆشی دەرونی و نەفسی ئەمە شتێکی زۆر تایبەتە جینات دەورە بینێ کاتی مناڵی دەورە بینێ بەڵام ئایا ڕۆژووی زانستی سوودیە بێ بەوان من پێتەڵێن بە دڵنیایەوە بەڵێ وە سوودێکی زۆرە بینێ. چۆن یەکەم دکتۆری نەفسیەکانیش ئەزانن ئێمە هۆرمۆنی دڵخۆشیمان هەیە کە پێڵێن سیرۆتۆنین و یەکێ لەو دەرمانانەی کە بەکارێنن لای ئەو نەخۆشانەی کە نەخۆشی خەمۆکییان هەیە کە هۆرمۆنی سیرۆتۆنین لەشیانە بەرزەکاتەوە دە ئێستا دەرکەوت لە 170 بۆ 180 ئەو هۆرمۆنە لە ڕیخۆڵەیە دروستە بێ لە مێشکە هەندێکی دروستە بێ بەس لە ڕیخۆڵەیە میکرۆبمان هەیە دەوری 1000 نوع میکرۆبمان هەیە کە سوودی هەیە بۆ ئەم لەشە هۆرمۆنی سیرۆتۆنین دروستیەکە لە چی دروستەکە لە فایبەر بۆیە ئێمە زەرورە سەوزە بخۆین بۆیە ئێمە مەسەلەن شلەی پاقلە و بامیە و سڵق و سپێناغ و فاسۆلیا کە ئەخۆین دوایەوە هەر دڵمان خۆشە ڕاستە ئێمە خواردنەکە خۆین بەس ئەو فایبەرە لە ڕیخۆڵە ئێمە هەندێکی ئەگۆڕێ بۆ سیرۆتۆنین و ئیلتیهاباتیش کەمەکاتەوە لەشە کۆلسترۆڵ کەمەکاتەوە لەشە. سوودی دووهەم لە ڕۆژووی زانستیە ئەوەیە من کە ئەکەمە چۆری سووتاندن هەندێک مادە دروستە بێ پێڵێن کیتۆنس یەکێ لەوانە بێتە هایدرۆکسی بیتورێت ئەڵێ ئەمە بنزینی پاکە بۆ خانی مێشک لەبەرەوەی یارمەتیانەدا بۆ ئەوەی خانی مێشکیان باشتر ئیشکا و من ملاحەزم کردووە یعنی هەندێک دکتۆری نەفسی هەیە لەم شارە کە نەخۆشم بۆ ئەنێرن بێجگەلەوەی ئەو مەسئولی دەرمانەکانە بۆی دانی من دەستکاری دەرمان ناکەم بۆ نەخۆشی نەفسی بەڵام لە ڕێی خواردنەوە بە تایبەتی کەمکردنەوەی شیرینی هەر ئەو نێتۆ شیرینی کەم بکەیتەوە و کاربۆهیدراتێکی وەکو برنج کەم بکەیتەوە سوودی زۆرە بێ بۆ مێشک. باشە دکتۆر بۆ ئەو کەسانی کە نەخۆشی درێژخانیان هەیە شەکرا زەخت نەخۆشیەکانی دڵ بۆ ئەوان چه سوودێکی هەیە ئەتوانە ئەم ڕۆژووی زانستیە پێڕۆ بکەن؟ خەبەرە خۆشەکە زۆر 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 سوودی هەیە و بە تایبەتی بۆ ئەو کەسانی مەسەلەن تۆزێ گورچیلیان سست بووە یان وەزعی زەخت و شەکریان بە شێوەیە کە ناتوانن ڕۆژووی مانگی ڕەمەزانی پیرۆز بگرن 14 سەعات ئاویش نەخۆن چایە قاوەیە نەیخۆن ئەتوان ڕۆژووی زانستی بکەن. بۆچی ڕۆژووی زانستی چونکە تۆ بە مەرحەلە دەست پێکە لێ پێش 10 سەعات هیچ ناخۆی کە هیچ نەخۆی یەکەم شەکر دێتە خوارێ خۆ شەکر لە خوێنە لەکوێوە دێت لە نان و برنجە تۆ کە ئەگەر هیچ نەخۆی شەکر دابەزێ لەبەرەوە تۆ کە ڕۆژووی زانستیت کرد یەکەم حەبی شەکرەکەمەکەیتەوە دووهەم وردە وردە زەختیش دابەزێ بۆ چکە یەکی لەو شتانی کە زەخت بەرزەکاتەوە هۆرمۆنی ئینسۆلینە تۆ کە خواردن نەخۆی ئینسۆلین دێتە خوارێ لەبەرەوە زەختیش دێتە خوارێ ئەو ساحەبی زەختیش کەمەکەیتەوە ئەنجا مەسەن لە ڕۆژووی مانگی ڕەمەزانی پیرۆزە تۆ مەجبوری تا بەربانگ هیچ نەخۆی بەس تۆ لە ڕۆژووی زانستیە مەسەلەن بە تەمام و 12 ساعت هیچ نەخۆم دوای 10 ساعت هەستم کرد نەخێر وەڵا خەریکە بەرسیمە بێ و خەریکە شەکرم زۆر دابەزێ یعنی تۆ بەدەست خۆت ئەتوانین دەستکاری بکەی هەتا وردە لە شوێ بەکارێ ڕاهێنی لەسەر ڕۆژووی زانستیەکە بەڵام نەخۆشی زەخت ئێستا لە ئەمریکا سنتەری تایبەت هەیە بۆ چارەسەرکردنی شەکرە لە ڕێی ڕۆژووی زانستیەوە زەخت لە ڕۆژووی زانستی باشە بۆ نەخۆشی درێژخانەکان ئەتوانێت چارەسەری بکە. من ئەتوانم بڵێم لە یادەی خۆمە بەدەیەها ئەگەر بە سەتەها نەخۆش نەبێ کە شەکریان تێپەڕاندووە زەختیان تێپەڕاندووە هەیە 15 ساڵ و 20 ساڵ
حەبی بەکارهێناوە یەکێ لە نەخۆشەکان لە 99 حەبی زەختی خواردەوە ئێستا تەرکی کردووە ئافرەتێکی 69 ساڵ 30 ساڵ حەبی زەختی خواردەوە ئێستا تەرکی کردووە یعنی ڕۆژووی زانستی بەنسبەت بینەرانی خۆشەویستەوە هەر ئەوەی لەژێر چاودێری دکتۆر بێ من ئەتوانم پیان بڵێم شەکرەی جۆری دووەم ئەتوانن تێپەڕێنن زەخت ئەتوانن تێپەڕێن بۆ ئەو کەسانی چەوریان زۆرە کۆلسترۆڵ و ترایگلیسیرایدە ئەهێنێتە خوارێ زۆر سوودی ئەبێ. بەڵێ دکتۆرگیان چەند کاتژمارێک هەیە بۆ بەکارهێنان و پێڕەوکردنی ڕۆژی زانستی بەڕێزشت ئاماژت بۆ کروتش بۆ ماوەی 16 ساعت هەر بۆ ماوەی 16 ساعت دەبێت ڕۆژی زانستی بگیرێت و ئەم کەسە هیچ نەخوایە خودت چه جیاوازێکی یان بە پێی دیاگرامێکە هەر کەسە و بە جۆرێکیان بە پێی جستی کەسەکان گۆڕانکاری بەسەردارێ یان کەسێک بۆ کەسێکی کە جیاوازە لەوەیکە ڕۆژی زانستی بگرێت ئەمانە چه جیاوازێکیان هەیە و بڕی خواردنەکان لە سەرەتای بەرنامەکە ئاماژت پێکروتت زۆر ئیکۆنۆمیە بڵین پارە لا گرفانی کەسەکاندا ئەهێڵەت ینی نادزانەکان پێ بگەێنە لەو ڕۆەوە جیاوازەکان چۆنن چۆن بە پێی دیاگرامێک پێڕەوەکرا ڕۆژی زانستی بووی کەسێک گەرستە بینەرێکی بەڕێز بێوێت ئەو ڕۆژۆ پێڕەو بکات. باش من ئێستا پلانێکم بە خەڵکی وەرەقە قەڵەم دانێن بەڵێ ئەو کەسانی بیانێ دەستکەم بە ڕۆژی زانستی تۆ بەیانیان هەستاوی سعات هەشت بۆی لە باتیەوەی سعات هەشت نانیبانی خۆی تەواان مۆزەفەکانەوە جیاوازن شێوازی داوامیان بەس ئەوانی لە ماڵۆنیان جۆری ئیشەکان مەجاالەیە لە باتیەوەی سعات هەشت نانیبانی خۆی بخەرە سعاتدا بەس بۆ ماوەی هەفتەیەک ئەوە بکە لەشی تۆ دوای هەفتەیەک ڕایەت هۆرمۆنی برسێتی سعات هەشت ئفرازی ناکە سعات ئەفرازیەکە خەڵک ئەبێ شت بزانێ خەڵک وا ئەزانێ من ئەگەر ئێستا هەستی برسێتیم بۆ هات و هۆرمۆنی برسێتی کەنای گریلینە زیادەکە ئەگەر نان نەخۆم زیاترێ بێ ئەگەر نان نەخۆم زیاترێ بێ ئەگەر نان نەخۆم زیاترێ بێ هەتا کۆم بە عەرزەوە بورێمەوە خەڵک وازانێ نەخێوانە من سعات هەشت مێشکم ڕاهاتەوە یعنی هۆرمۆنی برسێتی بەڕاهاتنەوە بۆ خووە من فێرم لەشی من سعات هەشت کورداڵێت تۆ ڕابین عەسەبیە بین برسیمانە بێ سعات هەشت هۆرمۆنی برسێتی فرازەکە کەنا نەخۆی دێتە خوارێ دوای 5 دقه بۆ 10 دقه خۆ قاوە بخۆ خۆت مەژغوڵکە باوەڕکە هۆرمۆنی برسێتی نامێن من زۆر جار سعایەکی نیۆڕۆسکە فێر بووم جارە نان خۆم هۆرمۆنی برسێتیەت بەهەست بە برسێتیەکە زۆرەکەم بەڵام قاوەیە چایەکە خۆمەوە یەکسەر دێتە خوارێ کەواتە یەکەم بە هێواشی بۆی بڕۆ یەکسەر ژەمی بانیان تەرک مەکە ژەمی بانی بخەرە سعاتدا ژەمی نیۆڕۆ بیخەرە سعایەک و دوو ژەمی ئێوارە لە کاتی خۆی کاتۆ وردە سعاتەکان ئەبێ وردە بێت ئەگەر کەسێکیش بتوانێت توانێت ڕاستە خۆ دەست بێتە گەنج بێ و هیچ نەخۆشی نەبێ ئەتوانێ بەس دو سێ ڕۆژی یەکەمی زەحمەتە بێت چکە لەشی فێر بوو ئەو کاتە نان بخوا قاوەی ئاو بخۆ نابێ شیری تیاابێ کە شیرت خوارد هیچمان نەکرد بە هیچ کەواتە بۆ گەنجن یەکسەر ژەمی بانیان تەرکە ئەنجا هەندێک کە ساڵی آخر ژەمی بانیان زەرورە پێتڵێم ئەو خواردنانەی ئەخورێ لە ژەمی بانیانە تەندروستن بەس تۆ شەر نییە ژەمی بانی بخۆی یعنی پێش 100,000 ساڵ 200,000 ساڵ زراعەت نەبووە لە ئەشکاوتا ژیاوین ئێمە هەموو بەیانی هەستاوین نان و ماست و قەیماقمان هەبووە نەوەڵا جاری وای هیچ نەبووە بیخۆین و شەیش بە برسێتی خەوتون هەستاوین بە بچین ڕاو بکەین قیمەی من گەشتومەتە 36 ساعت ڕۆژ و نیوەک لە ڕۆژوە و باوەڕکە هەست بە برسێتی ناکەی یعنی هۆرمۆنی برسێتی لە دوای 12 بۆ 14 ساعتەوە زۆر دێتە خوارێ و کە ئەکەویتە چەوری سووتاندن هۆرمۆنی تێری کە لە پتینە ئەویش زیادەکە اونجا مێشکت سافە بێ تەرکیزت باشترێ بێ ئەبێ سعات بە سعات بۆی بڕۆیت وردە زیادی بکەیت من یەکسەر نەچی بۆ 16 ساعت و ئەو شتانە یەکەم جار بە چەند ساعت دەست پێ بکەم کەسە باشیانی 2 ساعت 3 ساعت لە ڕۆژێکدایان 4 ساعت یا 6 ساعت ینی ئەبێ وردە چۆن بۆی بڕا بۆ ئەوەی دوای ئەوە قۆناغەکانی تر پێڕەو بکات ئەمە لە ژەمی ئێوارەوە دەست لە ژەمی ئێوارە ئەو پەڕی ساعت 7 و 8 بێ باشە تەمان بە پێی ئیشی ئەو کەسە لە کەسێ بۆ کەسێکتر بۆ کەسێ بەس هەوڵدا 3 ساعت بۆ 4 ساعت پێش خەو هیچ نەخۆی چونکە کە خەوتی ئیتر یەکسەر یان یەکسەر یان 2 ساعت دەسەکەی بە چۆری سووتاندن کە دیت هەڵەسی بەیانیان ژەمی بەیانیەکە لە پێشا 2 ساعت تەخیریکە بۆ ماوەی هەفتەیەک دوای هەفتەیە کە بیکە بە 4 ساعت یعنی تانی ئۆڕۆ هیچ مەخوا لە دوای 2 هەفتەوە بوەستە ژەمی بەیانی تەرکە بۆ ماوەی مانگێک دوای مانگێک ئەگەر بتەوێت تەندروست بی من تەسەورەکەم بە مانگێ حتاوانەی زەخت و شەکران هەیە نیواونی و بەرە باشی ئەڕوا دوای مانگێک وەرە ژەمی نیۆڕۆ لە باتی 12 بی خۆی بخرە سەعات 2 ئەو ساعەکەیتە 18 ساعت ئەنجا دوای ئەوە ئەگەر گەنجی و توانات هەیە و بەتابەتی ئەگەر تەمەنت لە دوای چلەوەیە
ئێمە ئەتوانین هەتا 20 سعات بۆی بڕۆین بۆ هەتا 20 سعات و بۆ تەمەنی 40 چونکە مۆزوعی ئۆتۆفاجی و بەگەنجیمانەوەی لەشی مرۆڤ و خانەکانە لە دوای 20 سعاتە زۆر بەقوتە بێت. ئەم ڕۆژە بۆ هەموو تەمەنێکە بێت دکتۆر تەمەنی مناڵ لە مناڵەوە دەست پێ بکە یاخودەوە تا تەمەنێکی دیاریکرا هەبێت ئەتوانم بڵێم بە پێی توێژینەوەکان چونکە من هەر قسێ بکەم مەسئولیەتە لە 9 ساڵ و 10 ساڵەوە بینیمان ئەتوانێت ڕۆژووی ڕەمەزان بگرێ بەس بۆ چوونیم بۆ مناڵانەی کە قەڵەون کە چەوریان زۆرە ئەتوان ڕۆژووی زانستی بکەن. ئێستا زۆر کەس مناڵی خۆی هەنیان لە دکتۆرژێوی بیانیان ناخوا قەڵەوە منیش دەڵێم قەیچێکە با هیچ نەخوا بەس پارەی مێرێ بۆ مەکتەب ئەتوانی تۆزێ بایمی بیتێ گوێزی بیتێ یان پەرداخی ئاوی بیتێ و باوەڕ کە لەشی ئەم ئەگەر 5 کیلۆی زیاد بێ ئەو مناڵیان حساب کە نزیکی 500 نانی خەزنە کیلۆیە پەنیری خەزنە کیلۆیە ماستی خەزنە وە 3 طبقە هێلکەی خەزنە. دەستخۆش کاتمان هیچ نەماوە ئەگەر بە کورتی وەڵامان بیتەوە ڕۆژی زانستی کاریگەری هەیە لەسەر بیرچوونەوە بیرچوونەوە چاکە کاتەوە چکە یەکێ لە هۆکارەکانی بیرچوونەوە ئەوەی ئێمە شەکر زۆر بەکارێنێ و نەک تەنها بیرچوونەوە شەقیقە و زەهایمەریش ئەمانە ئێستا بە تابی زەهایمەر پێڵێن شەکری جۆری سێهەم چکە ئەو کەسەوەندە شیرینیە خوا ئەوەندە شەکرەخواوەندە کاربوهیدراتە خوا خانەکانی مێشکی وەکو خانەی لەشی ڕەوزی شەکرەکە لە بەرەو بیرچوونەوە ڕوە کە یەخەیتە سەر ڕۆژی زانستی تەرکیزیش زیادەکە. دەستەکان زۆر سپاس دکتۆر سیروان عەبدوڵڵا سپۆڕی نەخۆشەکانی خۆراک و قەڵەوی سپاس بۆ شکردنەوە زانستیەکانە ماندوو نەبێت. زۆر سپاس ماندوومان کردی. وەڵگەشتنە هەوارگەشتنە کۆتایی پرۆگرام و تەواوی بەرگۆ بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن بۆ هیوایی کە توانی بێتمان سوودێک بگەێنین و وەڵامی ئەو پرسیارانەمان بۆ ئێوە وەرگرتە بێ کە لاتان دروست بووە کاتێکی خۆش بۆ گشت لە یەکتر خۆتان لەگەڵ هەر شاد بن و خوا ئاگادارتان بێت.